بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بردوام لا باسكاني زنجيري دجال إن شاء الله. أمره باسي بن ماكاني دامزراندني دولتي دجالكي لسر زوية دجال كدرجة قناعتي وايا زوي همي دولتي يقول خوي حكميك وشوين كوتوكاني شاروا قناعتي أنا يعني سيهود ناوي ناوى مهندسي أكوان ناوي ناوى أندازياري كون لأنك دي قرانكاري لها مكوناك وقرانكاري كون رؤدا بس كيك الله سبحانه وتعالى با دابزيني عيسى بدرشوني خودي دجال خويو بهاتني مهدي با گۆڕانکاری لەسەر زەویە هەندێک شوێن کە بیابانێکی وشکا بێتەوە با بڵێن دەشت و دەر و مێرگ و باخ و باخات و هەندێک جێگا بورکان و بوومە لەرزە و بابەتانە ڕووی تێکا و ئاگری لێ دێت دەرەوە و گۆڕانکاریەکان الله سبحانه وتعالى کە خۆی وا تەقدیری کردووە کە گۆڕانکاری لە کەونا بکە لە ئاخر زەمانە هەتا گاتەوە ئەستێ ئاسمان شەقە با و دێتە خوارەوە. بەڵام ئەوان یەهود بۆ خۆیان لە تەلمودەکانە قەناعەتیان وایە ئەوانە هەمووی دەجالێکە ئەو ئەندازیاری کەونە جارێکی تر کەون ڕێگە خاتەوە بۆ شێوەی کە یەهود پێی خۆشە و کە بۆ ئەوان باشە و لە ڕێی ئەوە توان بۆ شێوەیە حکمی هەموو عالم بکەن و هەموو خەڵکی جیهان ببێتە کۆیلەیەوان. ئەمە لە تەلمودەکانە هاتووە وڵە نێمە گەلی هەڵبژێراوی ئەڵڵین نحن أبناء الله وأحباؤه قسەی خۆیان بۆیە بێ هەموو گەلەکانی تر خزمەتیە بکە. بەڵام الله سبحانه وتعالى بەدروی خسونەتەوە کاوان وانین هەر لە عین ئاەتە کە فەرمێ کاوان ئەڵێن نحن أبناء الله وأحباؤه فەرمێ قل فلم يعذبكم بذنوبكم بل أنتم بشر ممن خلق. بۆچی بە تاوانەکانتان سزاتانەیە بەڵکو ئێوەش وەکو هەموو ئەو بەشەرانەی ترن کە خەڵقی کردن وەکو هەموو ئینسانانەی ترن لەسەر چاکەکانتان ئەجر وەرەگرن و لەسەر خراپەکانیشتان سزادرن. یەکەم بنەما لە بنەماکانی دامەزراندنی دەوڵەتی دەجال کام بنەمایانەیە سەهەمی لە کارە و زۆر بەشی تا ڕادەیەکی باش چۆتە پێشەوە، یعنی ئیشی بۆ کراوە وە جێگیر کراوە لە هەندێک جێگە بەزەوەیە بەرهەڵستی هەیە. تاویان بنەمایانە باسیەکەین جێگیر کراوە بەڵام هەر هەمووی بەرهەڵستی هەیە. ئیتر بەرهەڵستی شێبێت تاوەکو لە ناوە برێ کە بنەماکانی بەرەو لە ناوچوونە چێ خۆی تووڕابێ دەرەچێ. وكان رسول الله صلى الله عليه وسلم فرمي يخرج من غضبة يغضبها فرمي الدجال كي درجه وكاتيك الزور ترابه. طبعا لشي ترابه بيني هم اتباع كاني زليل كرين لما الحمة الكبرى وبيني ابن ما كاني كدار اجراء ودولتك هم هلا وشين ريتو ان جاي ترابه ولا دبا خم درشم اشتكى عم بتشسبينم. الله سبحانه وتعالى لو شاء عيسى كريم مريم دا بزينه صلاة وسلام الله الى سربيو لنا يبا يكوج وشوكو تاي بيدويش. بەڵام وەکو باسم کرد بنەماکان ئێستا هەیە خەڵکێک پەیڕەویەکە جا بە خۆی زانی بێ بە خۆی نەزانی بێ. زۆر کەس ئێستا داغڵی سیستمی دەجال بۆ خۆی زانێ ئیشی بووەکە، بەڵام زۆر کەس خۆی نازانێ داغڵیش بووە لەوانەیە لە مزگەوتی شارێ، لەوانەیە مام و خەتیبیش بێ، لەوانەیە حافظ قورئانیش بێ، ئاگاشی لێ نییە چۆتە ناو سیستەمەکەیەوە ئیشەکە ئەو بنەمایانە جێگیرەکە ئاگاشی لە خۆی نییە. ئیتر لەوانەیە سەرۆک بێ، لەوانەیە سەرکردە بێ، لەوانەیە عەوام بێ، لەوانەیە گەنجێ بێ، لەوانەیە ئافرەتێ بێ، لەوانەیە پیاوێ بێ، ئەنواع. بنەمای یەکەم بریتیە لە ضرب التوحید بالشرك، لێدانی تەوحید بە بڵاوکردنەوەی شرک. طبعا شرک جۆری زۆرە بەڵام تەوحید یەک شتە، بۆیە هەزاران جۆری شرک هەیە لە بەرامبەر تەوحیدە. يعني أم توحيدي كتو أتوي لسري بي وبي بقيتو با الله بيتماعي بدا سناني لخوشبوني الله چونا بهشتو بهزاران جوري شرك سيستمي دجال هولا دا اللي بدا بويا ساقر دي قد بي هر بابتكي توحيد لنا وخلقيا كشكين راوة تو أتوي راسي كيتو بس راوة تو بمصلحتك دنيايو هر بابتي كتو أتوي راستي كيتو بس راوتو مصلحتك الدنيا كبو خلق علي أو مكا علي أي من أو مصلحة الدنيا من لدى سام.
ئەی ئیتر ئەو شتەم بۆ نابێ یعنی ئەم شتە بدۆڕێنم ئەم شتە لە دەست بم ناتوانم وە سێرەکەی لەسەر شیرکەکە ئامێنێتەوە ئەمە ئیشی بۆ کرا بە بەرنامە هێنراوە وام شیرکە رسول الله صلى الله عليه وسلم فرمي أخفى من دبيب النمل على الصفا فرمي أقداري بن نوعي هي زور خفية طبعا هتا مسلمانان شاو كراوتر بن لباري توحيده وشركي خفي ترده حرب الطبيعة دواء سيستمي دجال بوخوي زياتر إشارته وزياتر خفيك بوي مسلمانان بين نزان بيتنا يعني ويا رسول الله صلى الله عليه وسلم فرمي نهێنیترە شاراوەترە لە جێگە پێی مێلورەیەک لەسەر بەردێکی مەڕمەڕ لە ابن مسعودەوە هاتووە فەرمێ في الليلة الظلماء على الحجر الأسود اللمساء وەکو جێ پێی مێلورەیەکی ڕەش لەسەر بەردێکی ڕەش لە شەوێکی تاریکە لەسەر بەردێکی ساف ئێوە جێ پێی مێلورەیە بینرێ یعنی لە مێلورەکە خۆی مێلورەکە خۆی بینرێ ئەوە شیرکی جەلیە مێلورەکە خۆی بینرێ بەڵام شوێن پێکەی نابینرێ دەبیبی نەمل شوێنی پێکانێتی شوێن پێی ئینسانە بینرێ شوێن پێی سێرەکی هەندێک ئاژەڵیشە بینرێت کە چەنە بچکۆلە بێ بەقەر مشتێکیش بێ بەڵام هی مێلورە نابینرێ لەوانەیە بە میکرۆسکۆپ توانی بیبینی بە چاوەڕ نابینێ یعنی ئەوەندە نهێنیە ئەگەر تۆ بێت و میکرۆسکۆپی با بڵێن میکرۆسکۆپی با بڵێن شەرعی پێ نەبێ تەوحیدە پێ نەبێ ناتوانی بیبینی و جۆریشی زۆرە هەر گروپێک دێ دەیان نەوعی پێ سەدان نەوعی پێ بڵاوێ کاتەوە هەمووشی داغڵی ئەو سیستەمەی دەجال بوو ئەم شیرکە کە کەوتە ناو هەر جێگایەک ڕاستەخۆی تر ڕێخۆشکەریەکە بۆ تەواوی بنەماکانی تری دەجال هەمووی جێ بێتەوە بۆیە لە خودی ئینسانیشە ئەگەر بێت و مەجال بدە بچووکترین شت بێت لە شیرک بێتە ناوی ئیتر وردە وردە هەتا وەکو گەورەترین جۆری شیرکە ڕوە و خراپترینی کردارەکانی ژەڕوە الله سبحانه وتعالى فرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا ايوا الله بتنها بپرسته عبادة كانتان هم بابو الله به ولا تشركوا به يعني لهيج عبادتك تانا هي دمتان به هي جستتان به هي ضلتان به وعبادتي فرض به عبادتي سنة به عبادتي مادي به عبادتي معنوي به عبادتي مالي به عبادتي جستي به لهي جدانا شريك بو الله بريار ندي ولا تشركوا به شريك بو بريار نين شريكك چن يكيش به شيئا اگر جي بي ميلو ليكي به بانه تناوي چونك ام جي بي دعاي ورده فراوانه به همو جانا اگريتو جاء رسول الله صلى الله عليه وسلم بجي بي ميلو رناوي ابا کە با بڵێن ڤایرۆسێکە ئیتر ڤایرۆسێکیش کە چوێ ناو لەشیتەوە کوشندە بێ ئەوە تا لە ناوبردن و کوشتن ناڕوە و هیچ ڤایرۆسێکیش بەقەر ڤایرۆسی شیرک کوشندە نییە وێ دەجال هەوڵایە ڤایرۆسی شیرکە بەردەوامی بڵاو کاتەوە و لە هەموو لایەک و لە هەموو ڕێیەکیشەوە دێ ئینسانە بێ زۆر وریا بێ لەم سەردەمەیە چکە بەڕاستی سەردەمەکە سەردەمی با بڵێن هەبوونی ڕەواجێکی زۆرە بۆ سیستمی دەجال وای لێ هاتووە ئینسانەکان بە تەواوی وا هەستەکەن ئەگەر لەو سیستەمە دابڕێن ژیانیان تێگەچێ و ناتوانن بژین کە گومڕایی مادی و گومڕایی معنەوی یەک بگرێ لە ئینسانە خراپترین ئینسان دروستەکە گومڕایی مادی گومڕایی معنەوی یەک بگرێ لە هەر ئینسانەکە خراپترین ئینسانی لە دروستەکە گومڕایە معنەویەکە قوبوڵکردنی سیستەمەکەیە گومڕایە مادیەکەی استفادەکردنە لە سیستەمەکە بۆ ژیانی خۆت كاو دوانيكي قد ناتواني إيمان بيني بويا الله سبحانه وتعالى فرمي قل تمتع بكفرك قليلا إنك من أصحاب النار المتمتع بكفره لن يؤمن وكو إمام ابن تيمية فرمي أو كسيكة تشيج أبيني لكفرك يعني قمرائي مادي ومعنى يكوكر دوتو لأخويا هريز إيماننا يعني أو يتربو أخوي لسر فطرتي جنما ونقل سر ديننا معه بلكو لسر فطرتي جنما ورشتو بإيماننا يعني بويا بزور أقداري وبابا تبعي ولا تشركوا به شيئا شيء يعني نكي ملائكه بكي بشريك بوي نكي پیغمبر بكي بشريك بوي نكي پیاوچاک بكي بشريك بوي نكي عبدێکی ئاسایی بکەی نەکەی پەڕۆیە دارێ بەردێ ئیتر هەرچی ئەگونجێت تۆ بیبیتە ڕێزەی خوا شتیوانەکەی ئەگەر بیکەی إن الله لا يغفر أن يشرك به الله سبحانه وتعالى بە هیچ شێوەیە لە کەسی مشریک خۆش نابێ کە کردێ لێ خۆشبوونی خوای لەسەر تۆ لا ئەچێ لا
يغفر أن يشرك أوش فعله زانانا فرمون أما بۆ نەفی هەر شیرکێکە بچووک بێ گەورە بێ خەفی بێ جەلی بێ هەر کامێکیانەتیا بێ لێ خۆشببوون نادگرێتەوە بۆ ئەگەر شیرکەکە بچووکیش بێ هەرچی دە جەهەنەم پێی لێ خۆشببوون نادگرێتەوە هەر بێ سزاکەی خۆی جایتە دەرەوە تاوان بە شیرکی گەورە نایتە دەرەوە بۆ هەتا بەڵام ئەگەر بچووکترین بەشی شیرکیش بێت یا تا بێ لە فڵیش بێ تۆ هەر بێ عەزاب بچێژی دوو تاوان هەیە الله سبحانه وتعالى قد لێی خۆش نابێ یەکیان لە لا إله إلا الله دا یەکیان لە محەممەد رسول الله دا أو إلى لا إله إلا الله دا شركة أو إلى محمد رسول الله دا بدعة وكل بدعة ضلالة هم يقوم راية وكل ضلالة في النار همش لا أقرأ يتر بدعيك كم به بدعيك زور به بدعيك قولي به فعلي به قلبي به حشي به لا أقرأ شركة كش بها ماشي هم يبي بشتا أقرأ بباق بيته لي إنجا بيته درولي بويزور مشكلة يقدر يشيلو دوانتيا ويا كم أساسي دجال بديت لويك لا توحيدها أو توحيدي كهمو بيغمران هنا وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبده هر بيغمرك ما نادب لنا هر قومك كبزماني خوشي وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم همي بزماني قومك إخوان بيان رون بكاتو ومشيركو توحيدا هر همي بيوتراوشي الله سبحانه وتعالى بتنها برستن وهي شريكه وبريار مدى ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت لنا هم أمتك بيغمرك ما ناردوه يكم إيشيو بيغمرك شيبوه عبادتي الله بكانوا وبريبا لطاغوت كان بريبون ليان بدمو بدستو بضل يعني بكردار بقفتار ببيرو بعرض ردار وبري نبي ليان إلا شركتها يعني ناتواني بلاي من الله پرستم پێویست كافر بن بطاغوت نا الله بتنها پرستی أما إثباته أين فيك يقول أبي بريبونك به لطاغوت ونفيكش بيجي إثباتك وكو لا إله وشيء نفي إن جاء إلا الله وإثباته والله سبحانه وتعالى فرمتي فمن يكفر بالطاغوت نفيك بيشخا ويؤمن بالله إثباتك بدوها هنا فقد استمسك بالعروة الوثقى أو حقت التوحيد ماشا وطاغوت يجرون اللاتان يا معبودة يا متبوعة يا مطاعة يا اشتكت قال الله برسله ببرستني قولي به ببرسني فعلي به ببرسني اعتقادي به كاما بخوي كاشت السرجورة كان جوري طاغوت داغلي خويك ومتبوعيش شوين يبكي اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء توبي اتباعي وبكي كلان الله بودني الراو وبو ذاتك بودني الراو يعني ستاغوتية كاملة لا إله إلا الله يدوم لمحمد رسول الله ولا إسلام دا سيبرسيارك هنا وقور إيكي كانك بالإسلام دينا يا ديني الإسلام باشان مطاع مانه مطاعيش بهمان شوا لديني إسلام دا كان لا الله دا برسني الله بتنها كان لا شهادتين أداء لإسلام جدا كان تنها لإسلام دا أو أخيرا كبريتيا لا يطاعي غير الله سبحانه وتعالى يطاعي غير رسول الله لا حرام وحلال كوان مطاعي بيوتري وأيش سيرك زياد لشصت آيات هي لقرآن كذا يطاعي الله ورسوله ليك وهرشد ليك يطاعي غيري أوانك ومعصيتي وأنجنك ومن يعصي الله ورسوله ويتعدى حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب ويبراسيا قدار نبي لم جياني دنيايا توحيدك لدس أدي توشي شركة بك شركي شكر لي خوشبوني الله نادقلته كمردي بيوي إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار هل يكي بشيرك وبمرئ الله سبحانه وتعالى بهشتي لسر حرامك شويني آقرة وبو هتا تيامنته بو لبلوي أعظم الظلم تيابو إن الشرك لظلم عظيم شرك ظلمك زور قوري بو إنسان كمشرك بو
يدرها مخرابي تيا ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا فقد افترى إثما عظيما لو دعاتي سورة النساء كان فرمي قورترين دروي هلبستوا دروي لو قورترنيا كان فرمي دورترين قمرأي قمرأبوا هذه كش بيت فرمي بهشتي لسر حرام هذه كبيت فرمي مغفرة نايقدتها هذه كبيت فرمي بهتها لا أقرأ هذه كبيت فرمي لئن أشركت لا يحبطن عملك ولا تكونن من الخاسرين حمك ذلك أنا هلوشيت ولا دورا كان بوي هيج تاواني بقر شرك قورنيا إجماعي همو بيغمران لسر باشي توحيد وخرابي شرك أو قورترين إجماعا لسر زوية أو كسيكا الشركة كان جامعة مخالفة طاوي بيغمرانك ومخالفة طاوي أهل توحيدك على سر زوية بوي أها شرك شان قرصة ونشتكي أساني يعني كابلا على شركتها أبو طاو تيات شو شفاعتنا يقدر رسول الله صلى الله عليه وسلم فرمي شفاعتي لمن مات من أمتي ولا يشرك بالله شيئا شفاعتي من لنا أمتك ما كي أقريتوا هركسة بمريتو شركتي أنا به والله سبحانه وتعالى فرمي أي عبدكم لو لقيتني بقراب الأرض خطايا ولم تشرك بي شيئا غفرت لك ولا أبالي أقر بيان بقيتوا بقربة يغكاني زوي تاوانو شركتي أنا به ليتخوشب إلا رزقاره به لجهنم أقر حقيقة خلقيش الله به ديتوا وانا بهشت بس شركتي به ليخوشبون نية من مات وهو يدعو من دون الله ندا دخل النار رسول الله صلى الله عليه وسلم فرمي هركس يا بمريتو ذرة شركتي به أشتنا أقرأ حركة مرد أشتنا أقرأ فرمي بمرية دخل النار ومعناه شيء يكسر قبرك يبوي بابا شاله لجالقاني جهنمي تقول سر قبرك ناوسي بلاي خوالي خوش بو فلان لسر جنازك يوجناك يتو بلاي اللهم اغفر له وارحمه الله بيجو بيفرمي مغفرتي من بونية رحمتي من بو أونية بهشتي من بو أونية نكي بلاي باه بو يبيه قيشكا بياي چاك بو مالية بخشي ونازام چيا كل نهان شتيوانية ناسياي خومان بو خزمان بو شوانا بيدو عيبونكم اوشتانية أمرو بينين أم توحيدا اللي يدرا ولا هم الريكو أهلي أم توحيدا غريب وتو بقرا أهلي الشرك خوش ويسن لا يخلق يعني تو الروكي تهندي شون هتاوكو خان مشرك نبي مقبول نيت برو مقرر بيرو بروجرامي أو مقرأ أو حزب قبول بك بزانا مقبولي مقبول نيت برو تكيو خانقا ومزقوتي قبر برستكان أو منهج ريبازو قبر برستيا قبول ما كبرو مدرسة كان تو مقبول نيت إلا بقبولك ينجح برو مزقوتي ولي أمريكا أو ريبازان قبول ما كان تو مقبول نيت إلا بقبولك ينجح مقبولي ويسيركي كاتك تو باسي توحيدك بهميان هوش داريد ليدا بهميان قصد لسرك واختان بوا وخلق الله نجوي لما وامك مروا بلا نزيكي مك لو خود زاني تركم توحيدك كان غريب بوتو كارويت مجلسك كو كومالك لا مظاهر شركه بينيه يقصي لسركي لو مجلسها هرشي شتبهته وتر هرشي شتدوا تخري جار بيش هموش تبزان جولك يجري وزلامت بو دا شورن ببختان ودرو وجوين وسكاتي او عليك بدي كلوانيتو بدو صال جارك جو نبيني ولو انا اصلا لو انا هرجوش لو نقرت به ليش كور قلت به بزان شو او ابينا مرود دجي خويانا دجي مشركينا همي رويدا ميلو وحقتها ومعناه اوي كتولو مجلس غوريا داني شي بسكاسيتيا هيجي باتون على راسك هم يدجى وسته معناه اوي بالي توحيد لي دراوه غريب وتور وكل شلون صرتها ورسول الله صلى الله عليه وسلم بدا الاسلام غريبه وسيعود غريبه طوبى للغرباء قيل من هم قال ناس صالحين يصلحون ما افسده الناس من سنتي كأو حديث زول لسري رشدون نام لسري بري ويا طبيعي ببلاته وكان شيء مجلس يكو أهل شركتيات وأن قبولنا به وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون أجر بشيتنا ومجلس يكو كمال خلق تيابه تولى بس توحيدك ذكر الله وحده أي بس توحيدك بتنها
يعني باسي شركيش مكة هر بلا أما توحيدا أو أم توحيدين بلا جت باشت يكسر اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالله لا يؤمنون بالآخرة يكسر أواني كإيمانيان بروج قيامتني وبتوحيدني وإيمانيان بشرك هنا في بطاقة من في بزارة من يكسر دجا وستن يكسر تراب ليد هذا لين مجلس أكيد علين میوان دارێکی علين أما بس بۆ جاتیە مە هاتبوو ئەمە ئەم قسەڕقانە چی بوو کردی ینی باسکردنی تەوحید قورسە لەسەر دڵی مشتی زۆر قورسە وی لێرە فەرمێ اشمئزت قلوب يعني دڵیان هەڵدێ لەبەرەوە حەقیقەتی تەوحیدە ناتوانێ تحملی بکات چونکە پڕ لە شیرک ناودڵی وی فەرمێ دواتر وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون دەوەکو خۆیان مشتێک بە باسی شیرککە بە شیرک ڕازی بە کەوان باسی شیرکە بووە کەن بڵێ بەخوا ڕاستەکەی وەڵای خۆ قسەکەی تۆش تاوە وەڵای تۆ جوانەوت ئەو وەختە ئیدا هەم یەستەبشیڕون دڵخۆشە بن خۆشحاڵە بن دڵیان نەکرێتەوە یعنی ئێستا بێنە مەجلیسێکی تەوحیدەوە خەوی لێکە دەبی خە مەجلیسێکی ڕەقس و سەماوە حتا باین ڕەقس و سەماکە کێشەی نییە ئەگەدارەوە بیخە مەجلیسێکی تەوحیدەوە سنەتەوە خەوی لێکە لەو تاری جمعە زۆر بێ خەوێ خۆگەر مەلاکە دین فرۆشیش بێ دوو ئاەت بڵێ دوو حەدیث بڵێ ئەمە خەوی لێگەوێ تۆ ڕاستەکەی گوێ لە ئاەت و حەدیثەکە بکرا ئەبوو هورەیرە گوێی لە حەدیثەکە گرت کە شەیطان پێیوت کە حەق بوو کەوتی ئاەت کورسی بخوێنە ناتوانم نزیکی شتەکەت ماڵەکەت بکەوم ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمی ئەو درۆزنە ڕاستی کردووە ئەوە ئەگەر ئەو درۆزنەش بێ خۆ ئاەتەکەی ڕاستە تۆ لێ وەرگرە نام خەوتوەتیە بەڵام سبحان الله کاکوێتە سەرباسی حیزبەکەی و گروپەکەی و جەماعەتەکەی قوتەبێتەوە خەوی لێ ناکەێت دیارە یا چێتە سەر ڕەقس و سەما و لایڤی تیکتۆکوانە ئەوە خەو هەر نامێنێ درە مۆبایلا بێ بە هەموو شتێکی وەموو کەسێکی لە باوەشێ ئەوان زۆر مشکلەیە باسکردنی تەوحید وای لاتەوە مەلاکانیش زۆر جار خۆیان لا ئەدەن لێی بۆیە بەڵێ ئەساسی دەوڵەتەکەی دەجال لەسەر شیرک دامەزراوە بۆ شیرکە لە هەموو ڕوویەکەوە لە تەوحیدەدا هەوڵەدا هیچ شتێ لە دینی تۆ نەهێڵێتەوە ئەم لەهم شوڕەکا شەرعوا لهم من الدین ما لم يأذن به الله ئەمە پێتەڵێ ئەساسی دەوڵەتەکەی دەجال لەسەر شیرکە و ئەم شیرکە داڕشتنی دینە لە بەرامبەر دینی ئیسلامە ئەبێ هەرچی ئەوەی ئەڵڵا پێی خۆشە نەمێنێ هەموو ئەوە بێ لم يأذن به الله کە ئەڵڵا پێی ناڕازیە کە ئەڵڵا لێی تووڕێ بۆیە ئەبینی ڕۆژ بە ڕۆژ مۆدێلاتی تازەی شیرک و کوفریەتە وڵاتەوە ئەوەی هەمووی ئەڵڵا پێی ناخۆشە دێت و ئەشی هێنن ئیتر خەڵک بەخۆی زانی بیا بەخۆی نەزانی تەوان ئەوانی کە ئەیهێننەوە بەخۆیان نێزانیوە ئەیهێن بەڵام ئەوانی کە تەبەنیەکەن زۆر جار و بڵاویەکەنەوە جاری وایە بەخۆیانیان نەزانیوە ئیتر جاری وایە کەسابەتیان لەوایە و جاری وا هەیە معیشەتیان لەوایە و جاری وایە مەصالحیان لەوایە جاری وایە ناو ناوبانگیان لەوایە جاری وایە پلەپایان لەوایە جاری وا هەیە دەستکەوتی مادی و معنەویان لەناو ئەو بابەتە هەیە ئەمڕۆ زۆرێک لە خەڵکی تووشی ئەو شیرک و کوفرە بووە و گەورەترین سیستەم کە لە دنیا پەیڕەوە کرێ و سەپێنراوە بەسەر خەڵکیە کە دایکی هەموو شیرک و کوفرەکانە سیستمی دیموکراسیە سیستمی دیموکراسیە کە هەموو جۆرەکانی شیرک و کوفری هێناوە چ قەولی بێ چ فعلی بێ چ اعتقادی بێ بەسەر ئەو خەڵکی ئەیچەسپێنێ ینی گەورەترین بنەمای چییە؟ ئازادی بیر و ڕا ئازادی بیر و ڕا یانی چی؟ ئەمڕۆ جوێن بەخوا بڕۆ پێغەمەری بە بڕۆ کافر ببارەزی خۆ مرتەد بەرەوە کە زەقینە بەسەر ئێمە بۆ خۆی برەودانە بە شیرک و ڕاژدانە بە شیرک و بڵاوکردنەوەیەتی ئازادی با بڵێن ماڵ پیاکردن بڕۆ بە ڕیبا پیاکە بڕۆ بە لەش فرۆشی پیاکە بڕۆ بەچی پیاکی پیاکە بەستە گرنگەوێت تۆ هەو بێ دەوڵەمەند بی پارۆ پێ بێ ئازادی با بڵێن جنسی بڕۆ لەگەڵ حیواناتێکی لەگەڵ ڕەگەزی بەرامبەری خۆتێکی هاوڕەگەزخوازە بی بڕۆ لەگەڵ خوشکبرای خۆتێکی کە لە زۆرێک لە دەوڵەتە ئەوروپیەکانە ڕێگەدرا سێکس لەگەڵ خوشکبرا بکرێ و یەکتریش مارەکە و ئەشگاتە ئەو وڵاتانی کە سەرۆکەکانیان جاشیەوانە سەرۆکەکانیان پیاویەوانە وە ئەمە هەتا بێ فراوانترە بێ و الله سبحانه وتعالى لقرآن ئاماژەی پێدا وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون زۆربەی ئەو خەڵکەی تۆی بینی ئیمان ناهێنێ بە ئەڵڵا ئیلا شیرکی لەگەڵایە لا تووشە بێ بۆ بڕووی ڕۆکاتە دنیا کە ڕووی کردە دنیا شیرکیش کە دێ مەصالحی دنیای پێ دوایەکە ئەگەر ڕووی لە قیامەت بێ
شرك مصالح قيامتي بينية مضار قيامتي بين باشا شرك زرري قيامتي بين ويوري لقيامتني ويوري للدنيا مصالح دنيا ولا قال شركة كان عروة هو قرب كات التوحيد مصالح الدنيا قيامتها ولا قال توحيدها أورنا كات قيامتنا ويا رسول الله صلى الله عليه وسلم الله سبحانه وتعالى بيفرمي وما أكثر الناس ولو حرصت بمؤمن حتى أنا هولي خوبي كتوب غمري خواشي زور بي خلقي وتوحيدي قبولني بمؤمنين يعني بموحدين وتوحيدي قبولني إلا شركة أما لكاتك شاك الله سبحانه وتعالى أم توحيدي لنا وفطرة إنسان كان دانا لنا وضلوا داروني أنا تشسبانيتي لو رجوي كخلقي كردو هركب باوك آدمي خلق كردوه همون وكان إلى بشي دارنا وإذا أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلا شهيدين همون وكان در هنا كردويني بشاهد بسر توحيده بسر خوش مانو إقرارش ما كردو رازيجون بلام دو عذر هي لروج قيامتها هينينو كهر أو روجش بيوتينو دو عذرنا أخوة العلم أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين لروج قيامتها نين بلا النزان بي لما زاني وشرك شيء وتوحيد شيء ناخوة عذر بجهل شرك وتوحيد ناخوة غافلين ناخوة يتر غافل بوي بوخود غافل بوي يا غافل يعني كردوي ها إطاعي سادوك براءة كردوي هيك ناخوة عذر دوم يعني شيء أو تقولوا إنما شرك آباؤنا وكنا ذرية من بعدهم مقلد بوي عذر بالتقليد يجنيه إما باو بابيلان ما شركان كتب دو أوانا هاتوي شو زاني نوعا ناخوة دو عذر ناخوة أو تعالى الله سبحانه وتعالى بيطلع لو رجب يموت يودو عذر ناخوة على رجل قيامتها نيبي هني تو كشي أمره خلقت شيء عذر أنا بخلق هني تو وبيخاتنا إسلام وبزور مشركة الله آخر تقليدي فلانة كسي كردوه تو أبويا توشي شرك بوا وعلي ناقري يا أخوي يقول الله عذرهم قبولني أو لا قبوليتي يا أخوان راسي كله سري دايلا مشركة كل جاهلة بالتوحيد قيناك أخوالينا يا أخوي بيرجع في اليوم عذرهم قبولني وبعذري نازان رجل قيامتها نين بلا نعمة غافل بي رجل قيامتها نين بلا نعمة مقلد بي ناخوة لجهنم أما يكم كارسات ويكم بنما وأمر بفراواني بينين وواجب لسر ما نعمة وكو خومن خلقي وشيار كينو ونديل توانا ما نهي بسلامتي خومن وسلامتي خومن تو لهيج كاتيكا نابي فرمان بچاكا وقدقي خرابا وازلي بهيني إلا أبي هدبي وبيكي تنانا دا قربيتو كاتيكيش بي كهيج كسيكي دروي خود جولي ناقري اگر يك كسيش هبي جولي بقري تور بيكي عليك بخاصة نفسك ودع عنك أمر العامة أو حديثك يرونه كنوتو أني عام بقوري أبي واني كتابة بخدوه هولي عن لقال عبدي اگر هر كز نبو جنكي خود اگر هر أول لقال وأمر أهلك بالصلاة واصطبر عليها نابتو وازدو شعيري بين يبي بردوام مشغولي بيشو كبراسي كأسايب بلاتا وخلق مشرك به أو معناه يا خوتي خوتياتوي شرك بلا واسايب بيونا خوجنيه هبه تو بيونا خوش به هبه نبي قبولك خدي أوي كحقني وبيونا خوجنيه هبه أو يارمداني دجال وبشتواني بو بلام كبيو ناخوش بو دجاتي تكر أو بري ولا شيء يسباس ما كر شيء جابته دجاتي كي نبي والله حق مني بس اليوم ما دام خوم واحد هلا صرت أباس ما كر نبي إلا دجاتي بنما يدوم لبنا ما كان يدور ذاك دجال بريتيلا محاربة كردني قرآن طبعا محاربة كردني قرآن لساتي هاتني وهرهبوه هر أشبه وبتشندين طريقة وشواز قريش كردويتي يهود كردويتي نصارى كردويتي همان أو طريقة وشوازانج أمره همي لبركارة همي كاري بيكري قريش يكرد لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون أو يكم منهج عام شون يمد جاءتي قرآن كين بوي خلق وري نقري لغو دروسة كين بوي والغوا فيه علماء فرمون يعني قمان دروس كلا حقيقة به كامل الآن الله ياخذنا أما دسكاري كلا ياخذنا أما حقا ياخذنا ولغو واتاكي معنوي شيء يعني هول بدا بو خود معنى كاني بقوري ما قمان دروس أقل لسر الألفاظ كاني بلا ملاي دجالي بو بينا معنى كاني بقوري لخلق هو الغو فيه
معناکانی بگۆڕێ لە خەڵک مرادی ئەڵڵا لە کەلامەکەی خۆی بگۆڕێ بۆ مرادی سەرۆک بۆ مرادی شێخ بۆ مەبەست و مرادی حیزب بۆ مەبەست و مرادی خودی خۆی هەوارەزی خۆی دنیاکەی خۆی ئەو هەمووی جۆری تری لەغوەیەتیە والغەو فیه یعنی هەوڵ بدەت چواردەوری بە لەغو بگری ئەو بکەوێتە ناویەوە بە هەڵقە بە فلیم بە گۆرانی بە کۆنسێت بە ڕەقس بە سەما بە دەورات بە مۆسیقا بەوانە بەڕا مەشغوڵ کامی بە زمان بەوە با فێری هەموو شتێ بن قورئانە حتا بێتە سەرەوەی بەهێز نەیەڵی لە ناو مزگەوتەکانە بخوێنرێ بە یاسا بە قانون ئەو الغەو فیه کە قوڕەیش هەمووی جێبەجێ کرد أفمن هذا الحديث تضحكون تعجبون وتضحكون ولا تبكون وأنتم سامدون أهاتن بوي خلق جوال القرآن نقري ومعجبي قرآن نبي وشويني نكوي وإيماني بينا هنا بيكنين برسول الله صلى الله عليه وسلم كذا قاعتي بوخنه لشان مجلسات خيندتو بيكنيون ولا أبو جهل أنور قلتو أبو اللهب أنور قلتو لكاتك أو قال إيمان دار به إذا تليت عليهم آياته زادتهم إيمانا شاوي في الميرسي الرجل قريا إيماني برزبو أو عكسه بيكنيني بيدي قالطت بيك جاري وهاي وأنتم سامدون بقوراني برانبر وسيت وبشعر برانبر سماد ابن عباس فرمي في لغة اليمن هو الغناء للغة يمن قوراني يعني قريش كرسول الله صلى الله عليه وسلم قرآن يخوين وقوراني ليه وبيني رمضان كاتك خلقي تراويح كقرآن أخواني حتشي كنالي شياطين كاني جن وإنسا فيا بنو دس بكار بن لسر أف سيستمي أبو جهل وأبو لهب رونو سامدون حامي خليه برنامج فاسد وقراني وهلقة وفليم وأبا بتاني وبوي خلق لو قرآن الدركيتو أما حمي سيستمي دجالة أما حمي سيستمي دجالة شو كبراسي هربي غمري هاتبي رسول الله صلى الله عليه وسلم فرمي هۆشداری داوە بە قەومەکەی لەبارەی سیستمی دەجال و دەجال هەمووی هۆشداری داوە کام دەجالە دێ ئاگادار بن و تەنانەت محارەبەی لوغەی قورئانی ژەکەن سەی چەند دژاتی عەرەبیە کرێت جاران لە وڵاتی خۆمانە کە یەکێک شەشی ابتیدایی تەواو کرد عەرەبیە زانی ئێستا جامیعە تەواوەکە لوغەی عەرەبیش خوێنێ عەرەبی نازانێ کولێی شەریعە خوێنێ عەرەبی نازانێ بۆ حتا خەڵک جاهل بێ بە لوغەی عەرەبی جاهلترە بێ بە قورئان کە جاهلتریش بوو بە قورئان ئاسانتر ئەبرێ ئاسانتر لا ڕێکرێت چونکە بەڕاستی القورئان جنة قورئان پارێزەرە بۆ ئینسان پارێزە کە تۆ حیفظی قورئانەکەی قورئانیش حیفظی تۆک بەڵام تۆ حیفظی حرفەکانی بکەیت ئاگاو لە معناکانی نەبێ بەهۆی نەزانینی لوغەکەیەوە یاخود بەهۆی شێواندنی لوغەکەیەوە تیاچ بۆیە سێرەکەی هەر لە کۆنەوە هاتن لوغەی قورئانیان شێوان لوغەی فەلسەفەیان تێکەڵاو کرد یوەثەنی یۆنانی اصطلاحاتی ئەوانیان هێنا بۆشیکردنەوە ڕوونکردنەوەی بۆی بتوان وەثەنیەت و دەجالیەت لە ناویان جێ بکەنەوە و دواتر بڕیاریان هەر لوغەکەی ڕغاکەنەوە بۆیە لە ناو خەڵکانەیان هێشتە و خەڵکێکی زۆر ئێستا جاهیلە بە لوغەی قورئانیش دوا ئەو بوهتانکردن بۆ قورئان بۆ ئەمە دینی عەرەب ئەمە دینی خۆمان نییە و دینی عەرەب و ئەم بابەتانە لە کاتێکە ئەگەر تەماشا بکەین یعنی هەر بە ئینسان بەعەقڵ بە واقیع تەماشا بکە مسڵمانان چەند ملیارن 2 ملیار چەندی عەرەبە 500 ملیۆن یعنی سێ ئەوەنەی غێرە عەرەبە تۆ چۆن توانی وڵێ دینی عەرەبە سێ ئەوەنەی غێرە عەرەبە لە مسڵمانان سێ 500 ملیۆنیکە عەرەب نین چۆن توانی بڵێ ئەمە دینی عەرەبە درۆکە ئەو ئیشی خۆیانە بۆیە هەر کەسێ قورئانیان پێ بڵێ هەر کەسێ ناوەڕۆکی قورئان بۆ خەڵکە بڵێ بە بوختان دایەگرنەوە إن هذا إلا إفك افتراه وأعانه عليه قوم آخرون كلا ما هي خومان يوم ينتوي خومان يوم هالي بستو أما قومي كتر بشجيريك أما هاو كاري للسعودية وبوي أما هاو كاري لكيو وبوي أما فلانة استخبارات وما فلانة دزقا بوي حقيقتي قرآن بخلقينك هم سببك تنهاوي إنما بس شخصك خوينية حتى خدي رسول الله صلى الله عليه وسلم الله سبحانه وتعالى بيه فرميشي قد نعلم إنه لا يحزنك الذي يقول فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون أنت كشان لقى الله يعتك على
دەتۆ ئاەت مەڵێ بزان تا بەیانی قسەت لەسەرەکەن هەتا قیامەت قسە لەسەر ناکەن تۆ ئاز بێنە لە شەرحکردنی دین حەقیانەیە بەسەرتەوە نا باسەکەن نا بوختانە بۆکەن نا ئەکە تۆ باسی دینەکەی بۆچی ئەم بوختان و ئەم قسەکردن و جوێندان و سوکایەتی دەست پێگە لەبەرەوەی لەسەر ڕێڕەوی و منهەجی ئەبوو جەهلن ئەوان کێشان لەگەڵ دینەکەت هەیە و لەگەڵ قورئانەکە کە تۆ ڕوونیەکی تۆ وێ بەڕاستی ئەمڕۆ بۆ ئەوەی خەڵکی لە قورئان دوور خەنەوە چەندین کۆمپانیای زەبەلاحدانراوە بۆ سەرخۆشکردنی خەڵک بۆ بێهۆشکردنی خەڵک بۆ لە کارخستنی عەقڵی خەڵک بۆ لە کارخستنی ئەخلاقی خەڵک بۆ کوشتنی کاتی خەڵک خەڵکێکیش زۆر بە ئاسانی فتوا ئەدا دەرگای کوشتنی کات بۆ خەڵکی کاتەوە بە کۆمەڵە یاری وەکو پۆبجی و پلەیستیشن و دۆمینە و تاوڵە و ئەمانە یعنی میلەت ئومەتی ئیسلام ڕووبکاتە ئەوانە و ئەوانە ئەنجام بدە بەوە هەڵەسێتەوە بەوە بەهێزە بێتەوە سەحابە ئاوا دینی سەرخست مەشغوڵی ئەو شتانە بوو بەڕاستی خۆی ئەم بابەتانە لە هولەعیبەکە داهێنراوە زۆر بووە هۆکارەکەی خەڵکەکە وازی لە دین هێناوە بۆیە دەسیاوە تاوانە خۆ ئەگەر دوورکێتەوە لەوانە دەستباتەوە دینەکەی شتێکی تر ڕوایە زەلام هەیە یعنی وای لێ هاتۆم ڕۆ ئافرەت تەلەفۆنت بۆ کاڵ ئێمە لە دوای عیشاوە تاوەکو یەکی شەو دوی شەو دۆمی ناکەین کۆنکە نەکەین فڵانە مامۆساودەتی حەڵاڵ باش ئەم ئافرەتە چەند ساڵەواکەی دادەجا من خۆم لە دانەیەکم پرسیوتی نزیکی 2 ساڵە خەریکین وتم ئەو 2 ساڵە شەوی بەلایانی کەمەوە تۆ بڵێ 2 ساعاتە کوشتەوەتی وایە ئەو 2 ساعاتە دیراسی شەرعەکەدایسە چی بوو وڵای ئێستا بەقەر مامۆسایەکی ئاین دەزانی وڵای ئەوتوانی عەشیرەتێ پەروەردەکەی کە تۆ ئافرەتیشی بە کابرا لە چاخانە بەین تاوەردانیشە مەلا بۆی حەڵال کردو ئێمە باش ئەگەر نیوەشی خەریکی دین بێ بە چی توانێ عایلەکەی پەروەردەکە توانێ ماڵ و مناڵەکەی ڕاگرێ تۆ بۆ مەلاچی فتوایەمانە حەڵاڵەکەی و مەشغوڵیەکەی بۆ کە حەڵال نییە بۆ بە چەندین شێوە سەلمانوانە بەڵام ئەبا ئەهل اللەهوی إلا حلوه ئەوانی کە خۆیان ئەهلی لەهو لەعیبن چونکە خۆیانەکەن إلا حەڵاڵیان کرد بۆ خەڵک یاخود لە مەسلحەتی حەرەکەکەیان و حیزبەکەیان و جەماعەتەکەیانە بۆیە بێ حەڵالیکەن یاخود کۆمەڵێک لەو دەجاجیلانەی کە لە حركاتەکانی تران و دۆستی ئەمن حەڵالیان کردو نابێ مخالفەیان کە بێ موافقیان کرد ئەمە فتوای سیر و سەمەرێم آخر زمانە کە ئەیبینی بۆیە بە هەموو شێوەیە تۆ بەس مەشغوڵ بە مەشغوڵی شتێکی تر بە مەشغوڵی قورئان مەبە ئیتر تۆ باشترین شتێکی ئەجاری واشەیە ئەو عەمان بەسەرانە بناو ئامڕازە کە وا لە تۆکەن مەشغوڵی شتانێک بی و دوورکەیتەوە لە قورئان کە لە قیامەتە بەر چیەکەوی برشكايتي رسول الله صلى الله عليه وسلم إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا أو قومي من هجري وقرآن ينكت ريش دارا كان مشغولي دومي نبو طاولة كون كان وبجي وين حلال كلام يتوب مشغولي وبي بهجري شي بكي القرآن إيش كاتك أو قريب شي جوابي رسول الله ديتو لقيامته أو شكاته لتوبك لاي الله أما قوما كم قرآن عظيمان بيدرا كمجد شكوي أواني تيابو لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم سركوتنتان لناو كيا لناو قرآنا وكوبلي لناو طالو دومينا لناو بوبجيو لناو بلاي ستيشن هذا فيه مجدكم وعزكم وشرفكم ابن كثير لتفسير كيا كلا أبو العالي وأنا ويهني شكو من دي سركوتن وريستان لناو قرآنا لناو ياريو له لعبانية شجاي خلق يقولوا خرابتر بونا وشيركو كفريش براو يعني تنان دي عبادة كان يشبوكها بالسماء ورقص يطلع نيش رقص وسماء وهي السماء حلالة وكن يجواها رقص حلالة وكن يجواها مشغولة كاميرا جازي برامبر وتيك الله يدبو حلالك ويتو هم يدور كيتو على القرآن ما أنا هموي أو جورا لغواني كشوار دوري قرآن يام بيجرتو بويتو خريكي وأنا بيو بس نزيجي قرآن نكبي وش ده مصلحتي كي دجال خوشي كي أنا دي دجال يعني تبتو بخوت زاني بوي بكار من دي دجال أنا زاني كيف خوته أجر بخوت زاني أو بيسرين إنساني أجر بخوش أنا زاني أو هر لا بي سي أي تازول ليدر شو يقنادو أي كقول بيتو سيفيت بيشكش كردو ورجيراي تواوي ترتا ناو سقر وبالغ الخوي تا ناو جحيم بالغ الخوي قول له بيه أو جاهلية أو جاهلية جميلة أجرها ملكاتك دجال
ئەم بنەمایی داڕشتووە کە چاک ئەزانێ و قورئانە گەورەترین بەرهەڵسکاری خۆی و سیستمەکەیەتی چونکە الله سبحانه وتعالى برسول الله فرمو ولا تطع الكافرين وجاهدهم به جهادا كبيرا جهادي گەورە بە چێکرێ بە قورئان بۆیە ئەوان زۆر مەبەستیانە تۆ دووربی لە قورئان کە دووریش بووی لە قورئان مجاهدەی ئەوانە پێ ناکرێ بۆچی لە ناو خەڵکیە باسی مجاهدەی کافرین بکە ئەوان ئەژنۆیانشکی پشتیانشکێ لە بڕی دوورن لە قورئان دوورن لە قورئان بۆیە پێیان ناکرێ و بابەت طبعا خير هەبێت لەناو ئەهلی قورئانە خيركم من تعلم القرآن وعلمه هذا شركم من أعرض عن القرآن ولم يتعلمه پیسترین شتانەوەی پشتەکاتە ئەو قورئانە عەظیمە و فێریە وەکو چۆن خەیرترین تانەوەیە کە ڕووی تێکە فێریە جا تەماشاکە بزانە قورئان چەندێ ڕەواجیە بزانە بەقەر 1000 دیناری طبع ڕەواجی هەیە سوورەتێکی لە لای هەندێک کەس بەقەر 5000 طبع ڕەواجی هەیە وەمە خەیری تیا بێ ئومەتە یان شەڕی تیا بێ جاری وایە کابرا ملتەزیمیشە بە هەزاران بیان و خۆی دزێتەوە بەس لەبەرەوەی فێری سوورەتێنە بێ ئاەتێنە بێ تەفسیرەکەی نەبێ حەدیثێک نەزانێ من يريد الله به خيرا يفقهه في الدين والله أوي الله سبحانه وتعالى خيري يستبي بوي فيري دينك إياك كفيري نبو إرادي خيري بي نبو إرادي شري بي بو كتون إمام الجورية فرمي مفهومي مخالفة وحديثة من لم يريد الله به خيرا لم يفقهه في الدين هل كسي الله سبحانه وتعالى أن يستبي توشي خيرك لا تواني الدين تيبقى ويكتو باسي آيات حديثي بوغي وتقيم يشكي ئەو هەمووی بۆڵێ هەر نایگۆڕێ یعنی زەلام هەیە چەند ساڵە لەو تارە دانیشێ لە دەرسا دانیشێ هەر ئەو شکل و شێوە و هەیکەل و بۆدی و ڕۆشتن و هاتنێ هیچی ناگۆڕێ تۆ کەی بەتەمای بگۆڕی کەی بەتەمای لە جێی خۆتە یەک جوڵە بکەیت تۆزێ بەرزکەیتەوە هیچ ناجوڵێ کورە هەیە کەمەکە لی کەمە بێتەوە وردە من دیوە ئینسان کە ئاگەڕێتەوە وردە وابەستەی قورئان و حەدیثە بێ گوێ لە ئاەت و وتارە بینێ إذا تليت عليهم آيات وشي إيماني زياكا إيمان شيء قول فعله اعتقاد يعني بقصي زياكا هي خير أبي كرداري زياكا هي خير أبي بيروباري خير وتوحيد زياتر فير بي وأبي زياتر بخشيكا بلاوي كاتو بلام سيرك هي ناس ولا شيء خويا إذا جاري واجه عمامي بسربه شوي خلقي جا وتولى عوامك مروا على سمين بريشة 50 صالة هي شيء لنا قرا أبو خويا روك كويدي شلون هاتوا آوا بس شو بلال الدنيا اسمها كردوه خانووی کڕیوە سیارەی هەیە سێ قات و چوار قاتی بردۆ بە ئاسمانە مۆدێل بەرز داوەت و داوەتکاری ورگە و حەڕۆشتووە کە لە پێش ئاسکا بوو بە پشتیا ئەو بابەتەکەی ئەمە کارە سادە بەڕاستیتەوە ئەم قورئانە ئاوا هیچ گۆڕانکاری تیانەگە خەتەرە بۆت كتاب أنزلناه مبارك ليدبروا آياته وليذكر أولو الألباب وكتاب بۆچی دابەزیوە بۆی تۆ تەدەبوری کەی لێوت بیتەوە فێری ببی و بیکەی بە أو حبليك رسول الله باسي كردوه إن هذا القرآن حبل الله طرفه بأيديكم وطرفه في السماء أم قرآن حبل الله سركي بدستانا كاكا وتعالى بردستانا بيقرأ أو تريش إلى الله سبحانه وتعالى تابه هشت ناد وستيني أدبه بويا براسي رسول الله صلى الله عليه وسلم وجدار يدا أفرمي من لم يقرأ في يوم وليلة ب50 آية كتب من الغافلين هركس إلى شو رجك هەر کەسێ لە شەو ڕۆژێکا فەرمێ 50 ئاەت نەخوێنێ ئەوە لە غافیلەکانە نووسرێ بێ ئاگاکان بۆیە بێ تەدەبوری قورئان بکرێ و واز لەو هەجرەی بێنێ بەڕاستی هەتاوەکو بتوانین ئەو سیستەمەی دەجال وەلا بنین و دوورکەوینەوە لێی و پارێزراو بین لێی بنەمای سێم لە بنەماکانی دەوڵەتی دەجال بریتیە لە محاربة السنة وأهله بریتیە لە دژایەتیکردنی سنة رسول الله صلى الله عليه وسلم ودجاياتي كردني أهلي وسنته سنة رسول الله صلى الله عليه وسلم بريتيا لطريقتي أو لدينا قالين سنة ما بس معنوانية لقل لبرانبر فرضها يعني لبرانبر كراهيتها ما بس من ريبازي رسول الله صلى الله عليه وسلم لبيرو كردني دينا يعني چۆن تەوحیدی وەرگرتووە لە قورئان چۆن پەیڕەوی کردووە چۆن عیبادەتەکانی بەجەستەی کردووە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئانە مامەڵەی چۆن بووە لەگەڵ کافر و مشریک مامەڵەی چۆن بووە لەگەڵ مسلمان و واحید
هەموو حاڵ و ئەحواڵێکی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لەم دینەیە قسە بێ کردار بێ و بیر و باوەڕ بێ ئێمە ئەبێ ئەو دینە لە هەموو ڕوەکەوە لە هەر سێ ڕوەکەوە بۆ شێوە پەیڕەو بکەین کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پەیڕەوی کردو ئەمە سوننەتە ئەمڕۆ دەجال بە چەندین شێوە سیستمەکەی محاربەی ئەم سوننەتاکە و محاربەی ئەهلەکەیەکە جارێ هاتووە هەزاران گۆرانی بێژی بۆ هێناوی تۆ تەقلیدی کەیت و قودوەت بێ هەزاران ئەکتەر و فلیمسازی بۆ هێناوی تۆ تەقلیدی کەیت و قودوەت بێ هەزاران یاریزانی بۆ هێناوی تۆ تەقلیدی کەیت و قودوەت بێ هەزاران ڕاهێنەری گەشەپێتانی مرۆیی بۆ هێناوی تۆ تەقلیدی کەیت و قودوەت بێ دوام بکەوی خۆت وەکوان لێکەی شکڵ و شێوەت قسە و کردارێ و ئەو شێوازە ژیانەشی ئەوان لەسەرین هەڵی بژێری کورە شەڵڵا هەرەوانە بووە هەزاران ڕووی بێضەی هێناوە کە ڕووی بێضا ئەڕۆی ئەیکەی بە کوردی التافه يتكلم في أمور عامة الناس كأروي يعني سيدي لە قاموسا بە ئینسانی بێقیمەت دێ هەزاران بێقیمەتی بۆ ڕاست کردویتەوە تۆ بە 3 ساعات بە دیار لایڤیۆ دانیشی لە ژن و لە پیاو و سێرەکەی لایڤیەوانە بەر ناکەوێت هەر لە سای ئەو لایڤانەشەوە بوون بە ساحێبی دارایی و سەرۆت سامانیش لە سای سەری کۆمەڵێ بەنجکراوی ناو سیستمی دەجالەوە کە دوایانەکەون و گویان لێگرن و ئەبنەمایی کەسابەت بۆ ئەوان و دەوڵەمەندکردن و سەرزلکردنیەوان بۆیە لەم ڕوانگەیەوە هەزاران قودوەی فاشیلی بۆ هێناوی بۆی تۆ ڕەسوڵڵاه نەکەی بە ئوسوە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة تۆ ئەم ئاەتە وەلانی کە بەشی دووەمی شایەتمانەکەتە تۆڵی واشهد أن محمد رسول الله يعني من پەیڕەوی ئەم دینەوە کۆوەکەم ئەو چۆن پەیڕەوی کردم جواب پەیڕەویەکەم شهد أن محمد رسول الله معناکەیەتی لە واقعە ئەوە معناکەیەتی بەڵام تۆ پەیڕەوی دینەکە وەکو چیەکەی وەکو ئەکتەرێ وەکو گۆرانی بێژێ وەکو یاریزانە سێ کە ڕەمەزانیە قورئانێنێ لە بەردەم خۆیاندایانێ و 11 مانگ ڕەقسی کردو ڕوت و قوت بووە لە چکیا بەسەریا و دانیشە قل والله أحد بۆ خوێنێتەوە خەڵکی الله ئەکبەر گەڕایەوە خانم کامە گەڕانەوە لە چکێکم پێ بێ و پێوە بێ و بەحساب تەوبەم کردووە لەو کارەی کە خەریکیم و لە هەمان کاتیشە هەر لە هەمان جێگایە کە ئەو لایڤانم تیا کردووە خەریکی لایڤی دینی بمجا و بگریم بۆ هاوپیشە قەدیمەکانم و پیشەکانم بەدڵە قوبوڵ من پیشەکانم هێشتا قوبوڵی تر خۆ پێچ هەر بگەڕێتەوە ناویان بۆیە سێرەکی دوایی ئەشگەڕێتەوە ناویان تومە زەمە ئەم لەچکە لەچکی ئەکتیڤ بوو ئەم گەڕانەوەیە و ئەم تەوبەکردنە تەوبە ئەکتیڤ بوو جاری وا هەیە ئیتر زۆرێک لە مەلاکانی شانازی بەم بابەتانەوەکە ئەوە فڵانە کەس گەڕایە وەڵڵا تۆ لە مزگەوتەکەی خۆتا دنیای مسڵمانی تیا قەدری نازانی ڕێزی نازانی تۆ دنیای مامۆسای هاوڕێی خۆت هەیە زەمیانەکەی قسەیان پێڕێی سوکایەتیان پێەکەی ئێستا مولحیدێ گەڕاوەتەوە چی الله ئەکبەر و براکەم و ڕێزەکە و شکۆکە و نازانم ئەمە بەس لەبەرەوەی بە کەڵکی ئەکتیڤی تیکتۆکەکە دیە خوا زەلیلت کە پشتی کردووەتە هەرچی مسڵمانە و دانیشتی پشتیە وەگری گەر پیاوی لەگەڵ چواردەورەکەی خۆت وا هەڵسوکەوتکە لەگەڵ هاوپیشەکانی خۆت وا هەڵسوکەوتکە ئاجا بۆیە بەڕاستی سێرەکەی لە هەموو ڕوویەکەوە ئەمە دواییە کە ئەمە جارێ بێ بڕوە تەوبەکەی بۆ ئەڵڵا بێ بۆ ئیعلام نەبێ یەکەم مەرجی تەوبەتی ئیخلاص تەوبەکەی بێ بۆ ئەڵڵا بێ ئەگەر ڕاستەکا و ئەوێ بگەڕێتەوە ئەنجا دووە بێ بڕوە بەکاری چاک خەرەبوو بکاتەوە ئەنجا بێ بڕوە حەقیقی لە بیداتەوە کەچی تۆ یەکسەر بێنیتە سەر شاشە بگەی بە داعی بگەی بە قودوەی خەڵک ئەگەر گەڕایەوە دوای خەڵکی تریشی لەگەڵ خۆی بن و جارێ ئەمە خۆی لەسەر پەتە ابن مسعود أي من كان مستنا فليستن بمن مات فإن الحي لا يأمن عليه الفتنة كي قدوة بقريتو بيروي ريبازي بقى باب رب ولا واني وفاتيان كدو ولا صحابة خوش صحابة ما نجيك هتاوك أم دقل لنا فساد أبو أسبر ياريا وبقريتو يدخل كنا دوايك ونجوا إلى قرنو بسنا لايفيو بسنا برنامج ونازم شنو هذا ابن مسعود وعلى أنا دوام منيش مكون من معهم لفتنة أمينين برونو بو صحاباني كوفات يعني كدوم بس أبو بكر وعمر وعثمان وان أتو عقل لك شوية كأكت ولا شوية سنتي لك شوية قرآني أما بو بدين يجي لخلق بو قرآن لخلق وخلق أو دين الشيء
ئەو دینەشی قوبوڵە وێ بەڕاستی وای لێ هاتۆ پەیڕەوکردنی ڕێبازی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بووە لە ناو خەڵک کاتێکیش کە تۆ باسیەکەی غەریبە لە ناو خەڵک نە لێی تێگا نە ئەتوانێت فێری بێ نە ئەتوانێت پەیڕەویشی کە سەبەبەکەی ئەوەیە دەرج بۆتە ناو سیستمی دەجالە و ئاگای لە خۆی نییە طبعا لە ڕێی چیەوە ئەم دەجالە دژایەتی سنەتەکە باشترین شت بیدعەیە بۆی دژاری سنەتی پێ بکە وبدعاش لا إبليس خوش يستر لا معصية وكو حسني بصرية فرمي البدعة أحب إلى الإبليس من المعصية بدعة خوش يستر لا إبليس لا تاوان لا معصية بوشي لي أمبرسي فمن لبرو إنساني بدعة كاكا بديني زاني بلا موي معصية كاكا زاني معصية أو تاواني كردو بوي أم توبي نزيك ترى أو توبي دور ترى شو بدعة كيف يدينا توبي شي ليبك أو بدعيك رسول الله صلى الله عليه وسلم لها مو تاريخ يفرمو ضلاله وفي النار بويا براستي بنماي سيمي ليداني السنة وأهل السنة ببدعة وبأهل بدعة ويسيرك أهل بدعة لها مولاتي شاقرين جيان بيدري كان عليان بوكريتو بيقا كاني ناو زانكو كان وناو بيمانقا كان وناو مدارس كانيان بيدري أكرين بإمام وخطيب لمزقوتا كان داندين كمان أهل بدعا خطرنين لسر سيستمي دجال بقري هارمتي دارين بەڵام ئەهلی سونەت ئەبێ دوور خلێنەوە ئەبێ لێیان بدرێن ئەبێ بکوژێن ئەبێ بڕێن حل لەسەر دەمی ئیمامی شافعی و ئەوزاعی و ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیکەوە هەروەها بووە ئەهلی بیدعە پێش خراوە ئەهلی سونەت و ئاخراوە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەمەیان لەگەڵ سیستمی دەجالە ئەوان دژی سیستمی دەجال ئیتر بەویستی خۆیان بوو بێ و بەمەبەست بوو بێ یاخود بێمەبەست بوو بێ کە ئەمڕۆ هەمووی بەمەبەستە هەتا وەکو تۆ گومڕاییەکانی سیستمە کوفریەکە و حکمە کوفریەکە قبول نەکەی تۆ بۆت نییە پێگەت هەبێ بۆت نییە مینبەرت هەبێ بۆت نییە سەکۆوی ئەعلامە هەبێ لەناو ئەو دەسەڵاتەیە ئیلا ئەبێت تۆ ئەو سیستمەی دەجال قبولکەی ئەنجا ئەو پێگە و سیستم و دەسەڵاتە هەبێ ئەو مینبەرت هەبێ ئەو سەکۆیەت هەبێ وە رسول الله صلى الله عليه وسلم وەکو مژدەیەک بۆ دەجاجیلەکان و شوێنکەوتەکانیانە فەرمێکی لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خالفهم ولا من خذلهم حتى يأتي أمر الله وهم على ذلك فەرمی ئەی مبتدع و گومڕاکان دڵتان خۆش نەبێ ئەهلی سونە ئیتر نامێنێ لە سەرزەوی بەتاڵە بێ لە ئەهلی سونە قەت شتی وا نابێ بەردەوام گروپێک لە ئومەتەکەمە فەرمێ لەسەر حەقە بن ظاهری ژەبن ظاهری عین سەرکەوتووە بن لە هەردوو ڕووەکەوە لە ڕووی سەربازیشەوە و لە ڕووی با بڵێین داعوەشەوە لە ڕووی عیددە و لە ڕووی جەنگیشەوە و لە ڕووی داعوە و لە ڕووی بانگەوازیشەوە چونکە فەرمێ لا يضرهم من خذلهم ئەوانەی کە بە چەک دژایەتیانەکەن ناتوان زەرەریان پێ بگەن ولا من خالفهم ئەوانەشی کە بەدەم دژایەتیانەکەن وتاریان لەسەرێن دەستکاری ڤیدۆیانەکەن هەرچێکیان لێکن ناتوان زەرەریان لێ بن حتا وەکو شنەبایەک دێ ڕۆحی ئیمانداران هەموو یەکێشێ ئەو وەختە خراپتری منی بوونەوەرەکانە مێنەوە لەسەر زەوی و قیامەت بەسەر ئەوانە بەرپا بێ و لە عوڕۆی کوڕی زوبەیرەوە هاتووە لە بەینی داخستنی دەرگای تەوبە و دوای هەموو نیشانەکانی قیامەت کە خۆر لە خۆر ئاواوە هەڵدێتەوە لە بەینی هەڵهاتنەوەی خۆر لە خۆر ئاواوە هەتا وەکو هاتنی ئەو باید چەند ساڵە 120 ساڵە ینی 120 ساڵ هەموو سەرزەوی لە کوفرا بێ یەک مسڵمانیتیان نابێ تا قیامەت بەسەر ئەمیانە دێ باشە هەروەکو چۆن سەرەتاش 120 ساڵ هەموو ئینسانیت لەسەر تەوحید بوو تا هاتنی نوح دوای شیرک هاتە ناوێ 120 ساڵی ئەخیریش هەموو لەسەر شیرکە بێ وقيامت بسرعان عليه رسول الله صلى الله عليه وسلم فرمى لا تقوم الساعة إلا على شرار الخلق قيامت بربانا به لسر خرابتريني بونا وركان نبي وفرمى شرار الناس الذين تقوم عليهم الساعة والذين يتخذون القبور مساجد خرابتريني بونا وركان أم دو كسانا أولا كقيامت يام بسرادي كي كجلا جقلوان أواني غور بارست أواني دسا غوركان مزقود دروس ئەوانن کام ڕۆی مامی خەڵکن نوێژ لە پشتیانەوە نوێژ لە پشتی کێواکە کەسانێک کە هەمان پلە و پێگەیان هەیە لە ناو کوفر و شیرکە
كأوانە هەیەە قیامەتیان بەسەرات ئەو حاڵی ئەو خەڵکەیە ئەبەو شێوە سیرەکەی برەو بە بیدعا درێ لە ناو خەڵکیە و خەڵکێکی زۆریش داخلی بووە. رسول الله صلى الله عليه وسلم لە فەرمودەیەک ئاماژەی بۆ داوە کە ئەم ئەهلی ئەهواء ئەم ئەهلی بیدعا زۆرە بن و وایان لێ دێ هەموو عیبادەت و دینداریکیان هەر بە هەوا ئارەزوە کە فەرمێ إنه سيخرج أقوام من أمتي تتجارى بهم تلكم الأهواء كما تتجارى الكلبة بصاحبها لا يبقى مفصل ولا عرق إلا دخله. لنا أمة كما قوم يقدرتشن لنا أمة كما يعني هالقري تشين هالقري نبي إسلام بناء إسلام ويك لا بناء كفر وبيك أو لدروي أمتك بناء إسلام ودي قومان يقدرتشن فرمي أم هوا وأرزو يعني أم بدعانا أهلي بدعة وتري أهلي أهواء لا جرنا كي آياتك كالله سبحانه وتعالى فرمي فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم أقل لسر سنتي تونا بنا وأهلي هوا أرزي خوان ببيانو تري أهلي أهواء فرمي أهواء أتشيت ناو كسانيك ولا ناو أمتكي منا وەکو چۆن دەردەسەگە چێتە ناو سەگەوە ئەو دەردەسەگە هیچ دەمارێک و هیچ جومگەیەکی ئەو سەگە ناهێڵێ ئیلا چێتە ناوی ئەفەرمێ ئەو هەوا و ئارەزوانە و بیدعانە ژێتە ناو خوێنیانەوە ئیلا ئەبێم سەرە بڵەقێنێ ئەبێم حای و حووە بکە ئەبێم زرک و شمشێرە لە خۆی بە ئەبێ هەڵبەزێتەوە ئەبێ ئەم گۆرانیە بڵێ ئەبێ ئەم دەف و تەپڵ و زوڕنایە هەر لێ بە ئەبێم تێکەڵاویە هەر بکە ئەبێ ئەم حیزبایەتیە هەر بکە ئەبێم تاغوت پەرستیە هەر بیکە ئەم ئەهلی بیدع و گومڕایە بێ هەر لەسەری بێ دەرنایە چۆتە دەماریەوە تۆ بەتەمای وڵا دوو قسەی خێری کردەی بەشکم باش بەسیرەکەی بەیانی ئەچێتە ناو کوفرێکی گەورەترەوە چی باش باش نابێت رسول الله صلی الله علیه و سلم فەرمێت چۆتە ناو دەماریەوە چۆتە ناو خوێنیەوە چۆتە ناو جومگەکانیەوە دەرنایە جامە ئیشیشیان چیە بەردەوام گومڕاکردنی خەڵک بەردەوام گومڕاکردنی خەڵک ئیشیانەوە لێزانیشن لەوەیە چونکە سیستمەکە کە ناویانە خۆی سیستمی دەجالە دەجالی لە چێواتەوە دەجەل و کەذیب و تەلبیس و بابەتانە يعني لا تێکەڵاوکردنی حەق و بەتاڵە و لە درۆ داهێنان و وەسای درۆن درۆ دروستەکەن ئیتر درۆکە کۆدیە خۆی نەبێ کەس ناتوانێت بیکاتەوە چاگەیکە درۆزانن بۆیە ئەتوان بەردەوام داوا بکەن بۆ درۆکانیان و خەڵک بان بکەن بۆیە رسول الله صلی الله علیه و سلم لە هەموو تاریکیان هۆشداری داوە لەبارەیانەوە هەموو تاریکی و فەرمێتی كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار هەموو تاریکی ئەوەی فەرمووە وەکو بڵێ کاکە ئەم بابەتە زۆر مشکلێ زۆر خەتەرە ئەمە لەبارەی ئەهلی بیدع و گومڕاییەوە وێ بەڕاستی هیچ کەس لەو کەسە گومڕاتر نییە کە شوێن هەوا و ئارەزی خۆیەکەوێ بەبێ بەڵگەی شەرعی فمن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله ئەوە تەواوکەری ئاەتەکەی پێشوە کە باسمان کرد وێ شوێن کەوتنی هەوا و ئارەزوو و ئەهلی هەوا و ئارەزوو لادانە لە ڕێگەی ئەڵڵا لا مەحالە وەکو چۆنە فەرمێ ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله أم آتبك كتاب داود عليه السلام يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله كتو أتيقسب كي لم دينا أبي بحق سبكي بوي بود دابزيوا لولا دا دو هوا أرزوك دو هوا أرزوك وتي لا أدل الرجاء الله سبحانه وتعالى وإن كثيرا لا يضلون بأهوائهم بغير علم الله سبحانه وتعالى فرمي زور يقل خلقي قمراء كان بشي بها أرزي خوان فعلمنا علم الشيء علم ويبو رسول الله تو ولئن تبعت أهواءهم من بعد ما جاءك من العلم وعلم ويبو رسول الله تو غيري أو أهواء زور يقل خلقي بإمام لم أهواء يا دجالون كذابون ناوني أو زور زبنهن أئمي مضلين ناوني أو زور زبنهن منافق عليم اللسان ناوني أو زور زبنهن أصلا من بركان لبرأ عم شينانا برناك رؤوسا جهالالي أو أحد زور زبنهن روي بضالي أو زور زبنهن جاء ما همشي بجمع هاتوا يعني معناه تاكو تاقوانية فتو يسا جاري واهي دو صدمة لاشا ملايا كفريك يا أشكراب كابلي وملايا كفريك أو كان باكيوا شون ملايا كفريك والله رسول الله صلى الله عليه وسلم حديث كاني هم جمعة عامي دجالة عامي كذابة عامي أئمي مضلين عامي روي بضيع عامي رؤوسي جهلاء عامي منافقي عليم اللسان تاكو تلاقي سلامة ايو حديثاني بوكي وتوا قربوا ما آخر زمان وبو يساني بوكي وتوا بس دمي خوي وتوا بصحابة كاني وتوا وتابعي كاني وتوا وتابعي تابعي كاني وتوا كوانا خير القرون بون
والله برا همي بو آخر زماني فرمو هر همي وهر همي بو استيئمه يو خلقش بوية آوا لايداو سيستمي دجال بوية آوا شوتناو رقو ريشي أمتكو ناتوان تردر بهين بروي آوا إيمانيتيا أو كسانيتيا كاو بانقشي خلقا كانوا رايانكشن بولاي بيدعو أو خلقا قمراء كان ويبراسي قورة ترين إيشي شانشيا شوين كوتني متشابهة والله سبحانه وتعالى لقرآن أماجيب وجداو فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله همو أوانيك ناو ضلوا درونيان زيغيتي زيغ وتراو كفرة شركة نفاقة فيسقة بدعاية همو يتراو ناو ضليان أميت يابي يكسر فلاماري كام آياتاني قرآن دن كام فرمداني رسول الله دن كام قساني علماء دن أويك متشابهة شو المتشابهة كون لا هموية وأزلا محكمة يعني باش بدو متشابهة هناك وندوما بس يعني ابتغاء الفتنة وابتغاء تأويله تو توشي فتنة بدعبك وتو توشي هلا ليتي جيشتن كالا دقة كان بهلا بوليك باتوا ما بست قلاوكي خوي لتوب كابا ما بستي الله أو بوبك تو توشي فتنة بك الذين كتاتو شي بدعتك بويا رسول الله صلى الله عليه وسلم يفرموا بعائشة خاتون إذا رأيت الذين يتبعون ما تشابه منه فأولئك الذين سماهم الله فاحذريهم فرموا عائشة رحمة الله إليه أجر أوانت دي كبس دواي متشابه قرآن كون يعني متشابه بيشخن بسر محكمة ويبي محكم بيشكله بسر متشابه بزانا أوانا كلام آتا الله باسيانك بو فتنو بو تيقداني واتاكاني أواك وريايان بلام ديسان أهلي بابلين دجال دل خوش نبن باويك أمان بوشة سرنا والله أمج رسول الله صلى الله عليه وسلم لباري وفرميشي يحمل هذا العلم من كل خلف عدوله لهمو تشينيكي أم أمتها لهمو تيغيكي أم أمتها كومال خلق هن كأهلي عدلا يعني أهل كتاب سنة أو علم كتاب السنة بجواني ورقرن أيجيرن بو خلقه يشكان شيء ينفون عنه تحريف الغالب أهلي غلو زيادة روي كردنتيا وكرت روي كردنيشتيا أهلي جفا برام بركش يقريتو بيانا هر آيات يبون بس خوان بكار بين هر حديث يبون بس خوان بكار بين تنانت قصي زانيان يشبون بس خوان بكار بين أمان والام يانا دنا ودم كتيانا نفيا كان نايهلا بنفي فرمت يعني إلا قد غير كانوا برانبريا واسنوا بس يتر عاقلوا سركوتو كسي كلوان تيقاو قسيوان ورقي وانتحال المبطلين وتأويل الجاهلين ونايل أهل بطاليش بين ما بس تقلا وكان إخوان لخلقي كان بدين ولا ميواني جينو ونايل النفام ونزان كانش بين بالتأويل لسكاري حرام وحلال كان ولا ميواني جينو وأمعنا علماء بشاهدي رسول الله صلى الله عليه وسلم أو يكالي من دين راقين توحيد راقين واقي شرك منية سنة راقين واقي بدعمنية با بيم نورن بعد دم ملينا كانوا باق سنة كان لسرما أما علمانين متر سنوكن الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحد إلا الله أو علماء بآيات أو علماء رسالة الله جيني دجمنكاني الله دمكتو سركتك ولا الله نبي لك زناترسه خاطريان ناقري وش خاطريان بقرب هو سيستمي دجالة خاطري شي يقرب مسار حسابي شي لسر حسابي ديني الله نابشتيو أما بنا ما يسينبو لبنا ما كان دولتي الدجال بلام إن شاء الله أي شيء بناس تسر بنا ما يشوارم محاربة الحياة جنگان لقل حياة وحرمت جنگي سيستمي دجال أمره راقين راوة لسر حياة وحرمت هاد لو كاتويك يهوديكي بنو قينقاع هاد داميني كراسي أفرته صحابي بستوا بلشككي وبويك هستاوا عورتي ذاك لو كاتو أما لسر مسلمانان إجنا لسر بشريات لدروزبوني آدمو يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير يا بني آدم لا ينزعن الشيطان آتك كلا بريد لا ينزعن كما أخرج أبويكم من الجنة تقريبا لبر ما يساب بس يجين بشكم بير بكيتو
ئاەت یەکەمیانە فەرمێکی ئەینەوەکانی ئادەم ئاگادار بن دوو جۆر جلوبەرگمان بۆ دابەزاندوو جلوبەرگێکیان عەورەتتان داپۆشێ جلوبەرگێکیشان هی تەقوا بەناو دڵتان ئاکرێ بەڵام تۆ چ کاتێ کەسێکی ڕاست و دروستی کە سەرەتا جلوبەرگی تەقواکە قبولکەی وەلیباس التەقوا ذلك خير يا بني آدم لا سورة أعراف كانوا بس نسألوا آيات فهم ولا كباسي أواك ينزع عنهما لباسهما ليريهما من سوآتهما إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم أو آياتك على كل فرمي إنه كان آدم قداري شيطان بن جلوبرغ كتان لبردان ماله هم جلوبرغي تقواك وحياك هم جلوبرغي جستك ئاگاداری دوانە بن ئەمڕۆ بینی جلوبەرگێکی شەرعی پۆشیوە کێشەمان نییە بەس جلوبەرگی تەقواکەی دڵی نییە بۆیە کاکەوێتە خەلوەوە ئەبێتەوە بەو سفورە هەموو جلوبەرگی داکەنە هی دەرەوەشی بۆی بۆ پیاوەکەش بە هەمان شێوە هەیئەتێکی لەسەر سونەت داناوە بەڵام کاکەوێتە خەلوەوە ئەو جلوبەرگی دەرەوەی لابە و بۆ ئافرەتەکە هەمووی خۆی دەرەکە بێتەوە بە ئیمۆکە و دیسکۆکە و ڕاپەکە زۆر کەس هەیە ئەمڕۆ دەرەوەی حیجابە ناخی سفورە زۆر کەس هەیە دەرەوەی لەسەر سونەتە ناخیشی لەسەر سیستمی دەجالە ئەم پێویستمان بەوەیە ئینسان لە هەردوو ڕۆکەوە هەردوو لیباسەکەی هەبێ لیباسی تەقواکە و لیباسی جەستەکەش یعنی ظاهرا وباطنا خۆی چاکە زنجیرەیەکمانەیە لەسەر چاکردنی ناخ ئەبزانم نزیکی 23 دەرز لەسەری ڕۆژی نەتوانین گوێ لێ بگرین ئیسفادەی لەکەن یەکێکە لە زنجیرە تازەکان کە بە سەوتی کردومانە گەورەترین دژایەتی سیستمی دەجال ئەمڕۆ بۆ جلوبەرگی ئافرەتە چونکە ئەوە پیاوە بە بینینی ئافرەت ئەجوڵێ وا وروژێ وە زۆر هەوڵەدەن ئەو جلوبەرگی حیا و حورمەتەی کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا کردوێتی بەبەری ژنانی مسلمانانە لە ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کچەکانی ئەوە هەتا کچەکانی ئێمە هەتاوەکو دنیا هەبێ زۆر دژی ئەو جلەن ویانەیە لەبەریان دایکن کە ئەو جلەیە ئەڵڵا سوبحانەه وتەعالا فەرمێ يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين فەرمێ بڕۆ بە کچ و ژنی خۆت و بە کچ و ژنی مسلمانان بڵێ لە تەوقی سەریانەوە تاوەکو بنی پێیان داپۆشن هیچی دیار نەبێ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە دوو تەفسیری بۆ کراوە یەکەمیان بەو جلوبەرگەیە بناسرێنەوە کە ئەمانە ئافرەتانێکی بە شەرم و بە حەیا و دیندارن کەسی دڵپیس و نیازگڵاو نەوێرێ نزیکیان بکە ئەمە کاڵا نییە خۆی ڕوود نەکردوێتەوە بۆت خۆی دەرنەخستووە خۆی هەڕاج نەکردووە خۆی بۆ نەڕازاندوویتەوە بڵێ وەرە بارزی خۆت چێژم لێ ببینە ئەمە هی ئەوە نییە باشە فەلای ئۆذەینە وەختە کەس ناوێرێ نزیکی کەوێت ئەمە تەفسیرێکیانە تەفسیری دووەمیان ئەسڵەن کەس نازانێ ئەوە ئافرەتێکی جوانە یان ناشرینە گەنجە یا پیرە ئەو وەختە نیازی لێی نابێ بەڵام کە دەرکەوتبوو ئەزان جوانە ئەزان گەنجە وەختە نیازیان لێ بێ هەر تەفسیرێکی بۆ کراوە دووشتەوە تۆ توانای هەردووکی وەرگری ئەو جلوبەرگا بێتە هۆیەوە یعنی ئەو جلوبەرگە ئێستا پارێزەری ئافرەتەکەیە یاخود لە ناوبەریەتی پارێزەریەتی بە نەسی قورئان دەی سیستمی دەجال هێنایەتی کردوێتی بە لە ناوبەری ناشرینی کردووە لە خەڵک کردوێتی بە لە ناوبەری وێنایەکە کە ئافرەتە و جلوبەرگەی لە بەرابێ زەواجی بۆ ناکرێ هیچ ئیش و کارێکی دەست ناکرێ ئەسڵەن ئیش و کاری بۆچی ئەگەر زەواجەکەی دەستکرێ هەر پێویستی نییە وا وێنای کردووە کە ئەو جلوبەرگەی لە بەرابێ گومانی خراپی پێ برێ تووشی موشکیلا بێ ڕوبەڕووی زۆرێک لە ئەو بابەتانە بێتەوە کە ئەمڕۆ هەیە لە گرتن و لەوانەی تر بۆ ویشتێرەکەی لێ ترسێ الله سبحانه وتعالى فرمي وليضربن بخمورهن على جيوبهن فرمي ئافرەتان بالەچکەکەیان بێن نەخوارەوە گەرمیشیانی پێدا پۆشن عایشە خاتونە فرمي باشترین ژنەکانی ئەنسار بوون کە ئەم ئاەتە دابەزی یەکسەر ئەو زیادەی لە کراسەکەیان هەیان بوو لە خوارەوە بڕیان و لە ناوچاوانیان وێنانە خوارەوە دەموچیان پێدا پۆشت ئەوە ئاەتیان تەطبیق ئەکرێمە
ئەمڕۆ دەجالێکی ژیاڵێ نا بە ئەو زیینەتەی دەموچاوی دەربخە خەڵک ببینێ بۆیە پەچە نە سونەتە نە فەرضە ئەمە قسەیەتی ئەمە ئیشەکە بۆ دەجال خۆ بە نایە بە تۆ بڵێ من ئیشەکەم بۆ دەجال بێنە ژنەکەت دەموچاوی دەرخە بزانم جوانیان نا تۆ چتە داوای ژنە بکوێ بینی بەچی ئازانی بەدڵە بەیانە دەموچاوی یەکەوت دەموچاو جوانیە بێدا پۆشرێ چونکە تاکە شتەکەوات لێ کا بتەوێ وایان نا الله سبحانه وتعالى فەرمێ ولا يبدين زينتهن ئەو جوانیان با دەرنەخ إلا لبعولتهن بۆ مێردەکەی خۆیان حەڵاڵی خۆیان تۆڵی قەینا با بڕوا دەریخ ئەڵێ دەرخستنی زۆر اعتیادیە داپۆشینی نەفەڕدە نەسونەت ئەوە قسەی دەجاجیلەکانە کە ئەمڕۆی کەن و بگرە تانادەن لێی وەڵێ نەمە هی ئاژەڕەوە ئەوە هی ئەوەیە هی ئەوەیە تا کۆتایی کە ئەمە هەمووی لە دینیان باتە دەرەوە بە تەواوی و ئیعلانی کوفری خۆیانەکەن یەکێکی تر لە ڕێگاکان کە لە شەرمی پێدەن جگە لە جلوبەرگ بریتە لە تێکەڵاوکردن تۆ بۆت نەبێت نەزەری لێ بکەی دروسە لەگەڵی دانیشی وەستی نەزەر لە کوێش لەو جلوبەرگەش عین کامایەتە دابەزی بۆ مسلمانان کە فەرمێ قل للمؤمنین یغضوا من أبصارهم ئافرەتی سەحابە چۆن بوو ئەبووە هێشتاوان چاوی لە بەردەما داگرن خۆ متەبەریجە نەبوو خۆ سفور نەبوو داپۆشراو بوو هێشتا بێ چاوی لە بەردا ئێساوەڵێت یەکەڵیشی بە دروستە ئیشیشی لەگەڵ کە دروستە بەیەکی شۆ بن لە دوکانێکا دروستە لە سیارەیەکی شا بەتەنیا بەیەکەوە بڕۆن دروستە باشە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لا يخلون رجل بامرأة إلا ثالثهما الشيطان فەرمێ هەر پیاوێ خۆی بەتەنیا لەگەڵ هەر ژنێکا بێ ئیلا سێمیان شەیطانە یعنی نا وەڵا پێچێ سێمیان شەیطان بێ نا دڵنیا بە سێمیان شەیطانە سێمیان شەیطان بێ چیەکە لە بینیانە چیەکە لە بینیانە سڵحیانەکە سڵحیانەکە باشە لە یەکتریانە پارێزێ نەسیحەتیانەکە نەوەڵا زیاتر وەسوەسەیان بۆکە و زیاتر هەنیانەیە بۆ یەکتر لە تفسيري وحديث إمام علي فرمو من لقل بيرجنا دامنا لقل لشكرة دامنا كتار رسول الله صلى الله عليه وسلم فرمت سيميان شيطانا با بيرجنيش به سيميان شيطانا با من عليش بم بس لقل لشكرة دامنا وقت الشيطان لبريء أوانا شر هم يعني بيأكله نك شيطان بيتبين معنا وقت الشر شيطان بيناكله يا مالا والعكس كان بخوي كوتو شي بخوي كوتو قرباني كان في غمر صلى الله عليه وسلم فرمت بشيطان كوتو فسر داي لبر بخوي نكوتو با تێکەڵ بێ با بڕوە با بێ سەفەرکە لەم شار بۆ شار لەم وڵات بۆ وڵات ئەجا بێ بە ناوی دینیشەوە بۆ عەمرەشی بەری لای خۆی کە رەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ هیچ ئافرەتێ بۆی نییە سەفەری شەو ڕۆژێ بکا بێ مەحرەم شارێکەوە بۆ شارێکی تۆ لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بە بێ مەحرەم کابرا یە بۆ لای رەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ناو منووسیوە لە فڵانە سریایە دەرچم بۆ جیهاد بەڵام ژنەکەم چووە بەرەو حەج بڕۆم بۆ جیهادەکە ياخذنا الله برو في رياج نقولك جهاد مكة واه بارسني حرمة الإسلام نكبر الله كي لشارك وبشارك لأولادك بولادك كثير والله بخويك كوتو شيء بخويك كوتو رسول الله صلى الله عليه وسلم بخوينا كوتو فين بخوينا كوتو سامي شيطان يتلا موبايل على لايتي لا ماسنجر على لايتي لا واتساب لا فايبر لا تشاتا لا سناب شاتا هم جاري لا تيك توك على شوية هم يسمي شيطان هم يسمي شيطان إلا اشتبه ضليا إلا اشتبه دميا إلا وروجيك كان إلا كان تمنيك دويش بيقى ويسيرك خلوو تيكلاي كروكتشي أنا أسان كردوها حتى وايلي هاتوا تنانت لمكتبة كان شاء أنقرنا لن إلا بك تيكرا بيك ودانش لهندلا معاهدة كان لهندلا أولا جامعة كان وهل هيج بس نور درتشو وايلي هاتوا لو ناوندانا شاب حساب قرآن بخلق لن أصلا آفرتي ينن قرآن بخيوني بضني بس أنا بياوا ضني در خابا ضني ناسك كاتو هم أنا زين قرآن خيوني بيسي بچيه بخوش كدني ضني هو بياو دروسا وجن دروز نبو نية يعني عايشة خاتون نيجي تراويح يكر كريكي بچكوليان هبو غلامك أي هنا وبيش نيجيان بو عايشة خاتون قرآن لبربو أو لمصحف شايخا
لە بەروی نابێت دەنگی ئافرەت بەرز بێت نەبیسراوە ژنان دەنگ بەرزکەنەوە لە نوێژی شا بە قورئان خوێندن حتى رسول الله صلى الله عليه وسلم كجنان تسبيحة كان أفرمي التصفيق للنساء أجر إمام غلط بك لن يجا جنان بو أني بلن سبحان الله غلط كده أو بو بيوانا أفرمي جنان به لدس يعني بر يمالا بيانا قراني ديني بيا والله هنري آيني بو آفرتان أما لك شو هنا وتا فتوايكي حركي قيزوني حزبي ئەنجاوە دەفیش لێ بۆ گۆرانی بێژێکی کوڕ وەرە با گۆرانی بێژی کوڕیش دەفێ بۆ لێ دروستە هەمووی وەرە بێکەوە مەقام بڵێن لە ستۆدیۆ دروستە هەموو ئەو هەمووی سیستمی دەجالێت هەڵمە خەڵتی ترەمە لۆگۆکەی ئیسلامی ئەم کەناڵە و ئەمە هی حیزبێکی ئیسلامی هەڵمە خەڵەتێ بۆ سیستمی دەجال ئاسان حیزبەکەی خۆی لە سیستمی دەجالە فرا حیزبی لە دیموکراسیە یەکێکە لە پایەکانی و لە ئەرکانەکانی دینی دیموکراسی کە دینەکەی دەجالێ ناوێتی بۆ خەڵکە کێسە باسیێنێ ڕوکنی تریمان کرد رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك أفرمي الحم الموت نزيك ترين كز لا آفرته وكي إبراهيم يردكيتي يتلا دواء يردكي إبراهيم يردكيتي دي رسول الله صلى الله عليه وسلم فرمي أجر أوج نزيك كيتو لا آفرته قد مردنا عاوتو ملبان رويتو مالو براكد لبي وجناقش لبي تشبيعك شنا مردي رسول الله صلى الله عليه وسلم فرمي مردنا باش تلو صار طبيعي بلا كنا إيه مخ بخو معن كوتو انتي كلا باب رسول الله فرين بخوينا كوتو مردنا سعيد حامو قواعد دين بشكي أنا سعيد تأوي ليك كوتو تو كلي كوتو تو خوتانا قدرتان ليك شان أفراد خيانتك على قلب برايم يردك وكردو يتي ولا سر كان على كان يجبيني تانك شان كزواي كتو رجعنا إعلانك ريو برنامج لسرك ريو باشا بوشي أمانة تطبيقنا كان بوي أو أنا راجل أما هيك تي راي ناقري تطبيق كرنيه أمانة نبي شو كاجا مس يمي عن شيطان بس شين بوك لا يحل لامرأة تؤمن بالله واليوم الآخر أن تسافر مسيرة يوم وليلة إلا مع ذي محرم حلال نية بوهيج آفرتك إيماني بالله بالرجل دوايها بالسفر يبكى مدكي شو رجل بيه يا بيستر إلا بمحرم إلى قلابه بويني لو مدة دورتر مجالية وهي زفري فيه هندق قالن يكشو رجل أمشو رجل لما طار من أنت ولا قال خلق أبا محرم جاري واهي اعتيادي شبلا يا لنا وسيارة و رسول الله صلى الله عليه وسلم أما جيب وداوة ككومالك لآفرتان داغلي أم سيستمي دجال بن وأبناء ما مصطا بسر أو عني تريانو فرمي نساء كاسيات عاريات أمانة أهل جهنم نفر من نمديون جنانك كتشونن روتو دا بوشراون لها من كاتا روتو نداش بوشراون يعني بشيكي جستيان بشرعي دا بوشيو بشيكي بشرعي يتر تائري دا بوشيو بشرعي ليرو نا شرعي تائري دا بوشيو ليرو نا شرعية بانطولا كودو جارنا شرعية جارك لا سايبياوي كردوتو جاركيش عارية كاسي عارية دو جارنا شرعية نك جاري كان لعنتي لسري كان لنا اشتباشت لعن الله المتشبهات من النساء بالرجال ومن الرجال بالنساء أما رسول الله صلى الله عليه وسلم لعنتي الله لو آفرتاني خوانا شوين وبيانو لو بيانو خوانا شوين بآفرتانو أما لعنتك قلت لي أنجا لولا شو كاسيات عاريات وبوني باجناك ستجهنمو إيه فرمي أمانة صفتي عن شونا أما يكميان كاسيات عاريات باش أنا فرمي مائلات مميلات خوان شو نتناول سيستمك دجالو لا ينداوى مائلات يعني لا ياوى لتي لدين لا أخلاق لا روشت لشرح حكاية ابن رجب فرمي يعني مالوا عن العفة والاستقامة في الدين لا يناوى لا دايون باكيو لا دين داريتي جيربون لسر فرماني الله ورسولك لا ينداوى لي أي تيشن مميلات هاولين هرشي أفردي شوائي لي لا بدا بۆیە سەیرە لێ نەیەکێنە بەردەم کەناڵەکان ئافرەت مافی خوراوە ئافرەت لێرە ڕێزی ناگیرێ پیاو سالاری بەسەرەوە ئاکرێ پیاو سالاری بەسەرەوە ئاکرێ باشە لە هەر ئافرەتێ بپرسی کێ لە براکەت دڵسۆزترە بۆت خۆی لە براکەم وایە کێ لە باوکت دڵسۆزترە بۆت خۆی لە باوکم کێ لە مێردەکەت دڵسۆزترە بۆم خۆی لە مێردەکەم ئەی تۆ بۆ پیاڵی پیاو سالاری لەعنەتی ئەڵڵات لێبێ دەجال
خۆیدان بەوە یعنی من دڵسۆز نیم بۆ خوشکەکەم پیاگە لە دڵسۆزە بووی باوکم دڵسۆز نییە بووی پیاگە لە دڵسۆزە بووی مێردەکەی دڵسۆز نییە بووی پیاگ لە دڵسۆزە بووی ئەمە پیاسەلاریە یامە ڕێز و احترام و ئەمە خوشک و برایەتیە ئەمە باوک و کچایەتیە ئەمە مێرد و ژنیە ئەوانیان کردو پیاسەلاری یانە سەر خۆیان لایەن داوە نە مێردیان هەیە نە باوک حەقی هەیە بەسەریانەوە نە برایان هەیە بەو ناوە بەرەڵا بوون ئەیانەوەی هەرچی ئافرەتی شەوای لەبێ وەکو خۆیان ممیلات لغیرهن يعني خۆیان لایەن داوە لە عیفەت و ئیستیقامەدا یانەی هەرچی ئافرەتی شەلادا لە ئیستیقامەت و عیفەت بۆ ئیمامی عوسمان فەرمێ تەوەد الزانیة لو زنا جميع نساء الأرض ئافرەتی زیناکار پێی خۆشە هەرچی ئافرەتی سەر زەویە زیناکار بێ وەکو خۆی ئافرەتی بەدڕەوشت پێی خۆشە هەرچی ئافرەتی سەر زەویە بەدڕەوشت بێ وەکو خۆی وقاعدەیەتی بۆیە بە هەموو شێوەیە دژی ئەو یاسانەیە کە الله سبحانه وتعالى لە قورئانەیە دایڕشتووە وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى لە ماڵەکانتان بێنەوە لە ببێت دەرەوە بێت دەرەوە ئەگەر لە ماڵەکەی بێ پیاسەلاریە باشە لە ماڵەکەی بێ خزمەتی مێردی خۆی بکە باشە یا بڕوا لە دایرەیە خزمەتی مێردی خەڵکە خزمەتی مناڵی خۆی بکە یا بچێ لە دایانگەیە خزمەتی مناڵی خەڵکە کامیان باشە ئێوەی خۆی باشترە بووی ئەوەی خۆی لە پێشترە بووی بە هەموو یاسا و قانون و عەقڵ و هۆش و بیرێک ئەم چووکە لای داوە لە عیفەت و ئیستیقامەت و ڕەوشت پێی خۆش ئەوانیش لا بدەن ئەو حقەتەکەیەتی ولا تبرجن تبرج الجاهلية الأولى وەکو کچ و کۆی لەو ژنەکانی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب خۆ مەگۆڕە خۆ بکەی بە بورج بێتە دەرەوە با خەڵک حەزم لێکە وا لە خۆ مەکە ئەوە لە ناوەرە دەرەوە لە خۆ بکە هەر بە ئاشکراڵێ ئێمە بێ بورج بین گۆرانی بوترێ بەسەر داوێنمان و سنگمان و سمتمانە باشکراواناڵێ ئەڵێ هەرچی گۆرانی بێژەوای و تۆقەی چێکە با کچ و ژنی هەمووی بێتە دەرەوە ئاوا گۆرانی بوترێ بەسەر جەستەیە یعنی با بکرێن بە ئەکتەری پۆڕن لەسەر زمانی لۆتیەکانەوە فيطمع الذي في قلبه مرض ئەو تەمای تێ بکە ئەمانە هەموو یاسای قورئانە باشکرا لێدا و خەڵک هانەدا بۆ دژایەتی کردنی بۆ بەس بۆیە حیا و شەرم و دین و ئەخلاق لەم ئافرەتانەدا باڵدرێت یا بچن جا سبحان الله لێرەیە دەجال گەورەترین کارکتەری کێ کە بەکارهێنێ لەم سیستمەیە کۆمەڵێ لەو کاسیات عاریات ممیلات مائلات على رؤوسهن كأسنمة البخت العجاب لا يدخلون الجنة ولا يجدن ريحها ناش نبهشت نا بوني شكل جهنم رسول الله فرمي منا مدير حتى أمانة رسول الله صلى الله عليه وسلم فرمي أمانة هي هرب يا ابن يشكاش ينبر زنابته فرمودي صحيحة فرمي يأتي أناس على أبواب المساجد بأشباه السرج ينزلون عليها فرمي أولئك لا تقبل صلواتهم نساؤهم كاسيات عاريات إلعنوهن فإنهن ملعونات فرمي كساني جن بيواني جن بهاوشيوي سروج بريتيا لا خانو يقل تختدر وسكرابوسا خلقت شوية نابي لسر بشتي ولاخي أبو أروي دواي ليدا عبزي دايما دخلها سر بشتي وشتر عليه هاوشيوي أوانا يعني سارع قريته وكرته مختصر عليه يانا درقاي مزقوتا كان ليدا أبزن نيوجا كان بنصي تراتوا فرمي يحضرون الجمعة والجماعات ينبو جمعة وجماعة فرمي فرمي بلام أولئك لا ترفع صلواتهم نيوجا كان ينبرز نابتو بناو نام أعمال كانيان بو سبب شيء نساؤهم كاسيات عاريات جنا كانيان كاسيات عاريات وأمانيش ملبان قبوليك جاء فرمي معنا أم آفرتانا للاين الله ونفرتي عن لك لا نفرتي عن لك ناتواني تاك بيان قري نفرتي عن لك بس زواني بلاي بقشتي نفرتي الله عن لبه بوي رسول الله صلى الله عليه وسلم فرمي أم بغيرتي بياو أم بدروشتيا كدجال بلاي وكاتو أم شر محاياك هل يقدر لنا خلقه أقات راديك يتفاسد الناس على الطرق كتفاسد الحمير وكو چۆن گوێ درێژ لە هەر شوێنێکە مێینەکەی ببینێ یەکسەر ئیشی خۆی لەگەڵەکە فرمان جوان لێ وای لێ لەسەر ڕێگای بینێ یەکسەر لێ بڕۆی ڕقامەکەت مەیتێ یارمەتی یەک بناسین لە کافتریا پێڵێ لەسەر ڕێگا پێڵێ لە هۆڵا پێڵێ لە سیمینارا پێڵێ لە کوێ پێڵێ لە هەموویان پێڵێ نەگەشتوە تاوەڕادێ گەشتووە جا فەرمێ گەرێکی گشتان بیبین لەسەر ڕێگا خەریکیەوەن بەغیرەتەکەتان ئەڵێ لەسەر ڕێگاکە لاسن بچنە وڵاتەوە ئێستا ئەوەش نییە وەڵا لەسەر ڕێگاکان ژێبین کەس قسە ناکە
بويا رسول الله صلى الله عليه وسلم لفرمي كترا فرمي كيف بكم إذا طغى نساؤكم وفسق شبابكم فرمي حالتان بيتشون بكات جنكان تان طغيانا كان طغيانا كان يعني شي يعني لسنور درجن هيج سنورێکی شەرع حسابی بۆ ناکە دوای کێکەون دوای دەجالەکەون سیستمەکەی و پەیڕەوەکە فەرمێ بێ حاڵتان چۆن بێ ئەو کاتە فەرمێ گەنجەکانیشتان فاسقە بن هەمویان لاڕێ بن هەمویان لە تاعەتی ئەڵڵا و ڕەسوولە چنە دەرەوە ئەنجا فەرمێ ئێوەش بێغیرەتە بن ملپان ناتوان فەرمان بە چاکە بکەن و قەدەغەی خراپەش بکەن فلا تأمرون بالمعروف ولا تنهون عن المنكر وحديث من زور شرح كردو ناش بس شرحكي بۆیە بەڕاستی ئەمانەی کە بەو شێوە لە پیاوان هاندەرن بۆ ئەو نەمانی شەرم و حەیایە و پاڵنەرن بۆی و پشگیریکردن بۆی و بێدەنگ بوون لەسەری رسول الله صلى الله عليه وسلم بە دەیوث ناوی بردوون کە فەرمێ لا يدخل الجنة دەیوث هیچ دەیوثێ ناچێتە بەهەشت لێ پرسن من الدەیوث کێ فەرمێ الذي يقر الفحش في أهله أو كسيا كقبوليتي خاو خێزانی بێشەرعیان تیاابێ ئیتر ڕوتوقوتیە ئیتر تێکەڵاویە ئیتر بەدڕەوشتیە تا هەمووی ڕوە هەموو یەگرێتەوە هەمووی داغڵیە بێ بۆیە بەڕاستی ئەمە بنەمایەکی تر بوو لە بنەماکانی با بڵێن دامەزرانی دەوڵەتی دەجال و ئێستا گەشتووەتە ئاستێکیش کە پیاو ئەو کچەی خۆی پەروەردەیەکە بۆ ماوەی 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ ویلایەتی بەسەریەوە نەبێ بتوانێت بە بێ ئیزنی باوکو و برا و دار و بەر لەگەڵ کوڕێ بڕوە شووی پێ بکە بایاسا بە قانون بۆیان ڕێکخستووە کە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ أيما امرأة تزوجت من غير إذن وليها فنكاحها باطل هەر ئافرەتێ شوو بکە بە بێ ئیزنی وەلیەکەی یعنی بە بێ ئیزنی باوکی برای مامی ئەمانە کە سەرپەرشتیەکەن فەرمێ زەواجەکەی بەتاڵە و لە فەرمودەیەکی ترا فەرمێ هەر ئافرەتی تر بەشووی بە ئەوە زیناکارە چونکە ئافرەت زیناکارەکان واکەن یا خۆی بەشوو بە هەر ئافرەتێ خۆی بەشوو بە یا خودێکی کە بەشووی بە ئەوە زیناکارەکان واکەن ئای چەند کەس خۆی بەشووە لە کافتریا و گازین و لە سەرجادە و لە فەیسبوک و لە ئینستاگرام و تیکتۆک و لە سناپچات وانە هیانە 15 شووی کردووە لەوێ خۆی بەشویە قڕی بەسەر ئەوە بنەمای چوارەم بوو بنەمای پێنجەم بە مێینەکردنی پیاوان نەک بە مێینەکردنی بەڵکو زیادکردنی دەسەڵاتی مێینەش لە سەریان یعنی سەر تۆ هەر چۆنێ بەربەرەکانیت لەگەڵ ئافرەتێکە توش ببێ یەک بە دووە ئەو دوو ئەوەنەی تۆ قەدر و قیمەتی هەیە ئەو دوو ئەوەنەی تۆ پشگیری هەیە ئەو دوو ئەوەنەی تۆ ڕێزی هەیە بۆ خۆیان نەزانن هەر کۆمەلگایەک ژنان تایە باڵا دەستبوونەوە کۆمەلگایە تاو تیاچێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لن يفلح قوم ولو امرأة هیچ قومێ سەرفراز نابێ کە ژنەکانیان زاڵ بن بەسەر پیاوەکانیانە وەڵاهی ژن خۆشیە مازانێ خانەوادە تێگەچێ ئەگەر ژن زاڵ بێ بەسەر پیاوە هەر لە ماڵەوەش ئەمە بە مێینەکردنی پیاوە خوای پەروەردگار فەرمێ رجال قوامون على النساء يعني چی النساء قوامون على الرجال الله سبحانه وتعالى فەرمێ پیاوان ڕاوەستاون بەسەر ژنەکانەوە ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة پیا و ژن مافیان هەیە بەسەر یەکەوەکو یەکتر بەڵام پیاوان دەرەجەیەک زیاتریان هەیە لەسەر ژنان ئەو دەرەجەیەش چیە سەرپەرشتیکردن بەڕێوەبردنە تۆ ئەمڕۆم سەرپەرشتیکردن و بەڕێوەبردنە هەڵوەشێنیتەوە لە دەستی پیاوە دەری بێنی بێتە دەستی ژن خۆی کەەوە بە چاوی خۆمان نەیبینین ئەنی ئافرەت هەیە نە بۆ باوک نە بۆ برا نە بۆ مێرد بۆ کەس حساب ناکە ئەڵێ خۆم شارتم خۆم حسابم خۆم ئەزانم چییەکەم مەڵێ خۆم ئەزانم بۆ کوێچم درەنگ بێتەوە باوکی بڵێ لەکوێ بووی تۆ نوتی ژیاوەرە باوکم لێمەیە پێم بڵێ لەکوێ بووی براکەم لێمەیە پێم بڵێ لەکوێ بووی مێردەکەم محاسەبە مەکە ناڵێ بچمە دەرەوە بە ئارەزی خۆم لە هەر شوێنێ بم لە چووی بۆ کوێ بۆچی ڕۆشتی ئەمە چیان پرسیارە ئەم جوابەجێ چییە ئەوێ خۆی پیاو بێ وەلا هەموو ڕوویەکی شۆ سەیرەکەی سیستمی دەجال ئەمەی کردووە بە یاسا و پشگیریانەکە و خەڵکێکی زۆر بۆ بە ژنی ماڵەکەی پیاوەکەی بووە بە ژنەکە بووە بە پیاوی ماڵەکە ئەم سیستەمە عکس بۆتەوە
بەڕاستی الله سبحانه وتعالى دیاری کردووە ژنە بێ سوکنا بێ پیاویژە بێ قەوام بێ ئەم دی عکسیە کاتەوە پیاوەکە بە سوکنا هەیە مەلایە شانازی پیاوەکە 10 ساڵە بازاری نەدیوە کەچی ژنەکەی ڕۆژە لە دەوامە وقرنا في بيوتكن آخر خوي همي بو مؤنثة بو جنة عكسي كده بو بياكا جنة كاش يمرج للدوامة طب رجي جاهلية باب بو خوي براسي كارثاتها شان ازجي بيو بكي خوي واش تاك عكس بيه وباشترين شوين كجن بتواني جناياتي خوي تيابكا وخدمتي تيابكا مالك خويتي حتى بونيوج رسول الله صلى الله عليه وسلم فرمي بافرتك قال حزك من يجلب شتي توكم فرمي مالك باشتر بود لا نيوجك لبشتي منه تەواوی ترەوە هیچ ناهێڵێتەوە بۆ نوێژ وایە ئەی بۆ شتەکانی تر هەنێ دەجاڵیان ئیستیدلالەکەن بەچی وڵات دوو کچەکەی شوعیب چوونە دەرەوە بۆ ئیش چۆن چوون ها و بۆچی چوون و بۆچی ئیشێک چوون ئیشێک بۆ یەک پیاویان لەگەڵ نەبوو وایە ئیشێک بۆ کەس نەبووە بیکاوان نەبێ وایە ئیشێک بۆ تەواو خۆیان پاراستووە لە هەموو تێکەڵاویەک وایە یان نا ئێدەوەرە تۆش بڕۆ ئەلەو حاڵەتە یاڕی پێمە نەکتۆ ئەمە بکەی بە بەڵگە بۆی کە بە مطلقی دروسە بڕاتە دەرەوە بە سفوری و بە خۆڕازانەوە بە هەموو شتێ هەموو شتێکیش بکە پیاوەکەشی بینە حەقی نەبێ خەدیجە خاتون تیجارەتی کردووە بێنە یەک سەفەری تیجارەتم پێ بڵێ خەدیجە خۆی ڕۆشت بێ ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ لعنەتی ئەڵڵات لێبێ بۆ بوختان بۆ ژنی پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم وەکو بڵێ خۆی شار و شار و وڵاتە وڵات و بازار و بازار گەڕاوە تیجارەتی کردووە و جوێندانە بە رسول الله صلی الله علیه و سلم و هیچی لە ڕافیضە و شیعی مەلعون کەمتر نییە کە جوێنیان بە رسول الله صلی الله علیه و سلم فەرمێ ژنەکانی وای کردو ئەویش ئەو بختانەی بووەکە یعنی ئەگەر تۆ تەبەڕوج کەیت و بڕێتە دەرەوە بۆ ناو پیا و مەعامەلەیان لەگەڵاکەی تۆ ئیشەکەی خەدیجە خاتون نەکردووە باشە ئەوە دەجاجیلەکانیان بڕۆن کە و فتوایانە دەن بۆ ژنان و بۆ کچان ئەبەوانە ئیکەن بە بەڵگە کە هیچی بۆ شێوە نیە خەدیجە خاتون یەک کاروان خۆی نەڕۆشتەوە هەمووی پیاوی گرتۆ ڕۆشتۆ بۆی کردو و کاروانەکانی ژەمی بەرەو شام و عێراق و بابەتانە ڕۆشتو بەڵام ئەم وای پیشانەیە کە خۆی چووە شار و شار و وڵات و گەڕەکا و گەڕەک و بازار و بازار و دوکان و دوکان گەڕا و معاملەی کردووە بڕۆ تۆش بیکە دروست کێشەو نییە چۆنیش بە متەبەریجی بە بێ مەحرام بڕۆ بگەڕێ کورە شەو درەنگ وەرەوە کێشە چی هەرمێ ڕۆژەویش هەر لەوێ بە ئەمە هەمووی بە مەینەکردنی پیا و ئابەم فتوایانە رسول الله صلى الله عليه وسلم لا یەکێک لە فەرمودەکانیان فەرمێ لعن الله المتخنثين من الرجال والمترجلات من النساء لا يدخل الجنة ديوث قيل من هو قال الذي لا يبالي من دخل على أهله ما رواياتي كتري فرمودك أفرمي الله سبحانه وتعالى لعنتي كردو لو بيعانيك بمينك راون وانت مخنث يعني نيرموك وانت مخنث يعني نير يعني لا رؤيك وبياو أتواني كاري شرعي بياو أنا بكالك الجنكي بلا موكي ترى ويطاعي جنكي كاجنة هل لو رو بياو تلو رو كاني ترى جنة تيكلبو بجنو بياو بيكو يو نيرموك بياو ترى تنيرموك بجستها يو بطبيعتي جاي أو بطبيعة بو بنيرموك بجسنا بو بنيرموك فلما الله لعنتي عليك وأو آفرتانشي كبياوتي كان بسرجنك ميرد كان يعني أو شيء بلعنت كردو الله سبحانه وتعالى لو يجستوشنا ولا من تعاملوا فيها جاء فرمي ديوث ناشئ تباشتولي برسن ديوث كيه فرمي أو كسيك جوانا آتي تبيع يقصر لقرجنك هيك عائشة خاتون فرمي رسول الله صلى الله عليه وسلم قد غي كردبو كقصر لقال هيج آفرتي بكريه لأنها محرمه ببيع برسي محرمك أي توقت الجنة خشكة كسبين يقصي لقلاك إلا ببرسي ميردكينا ببرسي باوكينا ببرسي براينا نكتو برا لايكي برو لكو حالسي تدانيشي وقساكي تو أروي تديبك هيتش فرق نيا لقال بيها برا هيا على جي ولاك شاكي يمن نير يعني نير خوازة لك شاكي ما نير خوازة وطاوي تبشي علي نير دبرو سيري موبايلك كبزان نير يعني نير خوازة ابرو سيري كده مدروبوك ايه قراو نير بيه ها بو جستيو بو اي توشي لمالو اديار خوي بو توبامه اديار هكي شكا بعكس بيه كشكي نير نيراتيك اي خوي شي خوي مين اشتغل مالو او بابتك بس كارثات قسانك خلقي كاوي هيني وما حامي دا غربونه بس يستمي دجال رسول الله صلى الله عليه وسلم فرموديك ترى فرمي ثلاثة قد حرم الله عليهم الجنة فرمسيكز هي الله سبحانه وتعالى بهشتي لسر حرام كردون
كي يكم يا نفرمي مدمن خمر دوم يا نفرمي والعاق سيم يا نفرمي ديوث أو كسي مدمن لسر مشروب آلو ديبو هري إخواته أو كسي خلافة لقل دايكو باوكي أو كسي ديوث ليه برسن ديوث كي يفرمي الذي يقر الخبث في أهله أو كسي كرازية كيزوني لناو جنو مالو منال يهابه يتلا موبايلك يا لا تلفزيونك يا لا شنك يا هم حلقه في مقوراني هم كيزوني هم يخبث توري دي هم يهابه أما داعثي وأما بخوي لێدانی خێزان و خانەوادەشە کە بەڕاستی کە ئافرەت کرا بە پیا و پیاوکرا بە ژن ئەمە خانەوادە هەڵەوەشێتەوە ینی پۆتین لەعنەتی ئەڵڵای لێبێ ئەم بەو کافری و مشتێکی خۆیەوە ئەیوو تا من هەبم ئەبێ ژن بێ و پیاو بێ من دژاتی خەر بەکەم لەسەرەوە تۆ بە حساب موسڵمانیشی کوا غیرەت و قیمەتە بۆچی ناڵێ ئەبێ ژن بێ و پیاو بێ وێ بەڕاستی زۆر کارەساتە ئەوەی کە ئەمڕۆی بینین لەناو خەڵکییا و زۆر تەبیعیشە بەلایەوە جاری وایە کورە بە پێشکەوتنی ئەزانێ بە سەقافەتی ئەزانێ و دادە لە کوێ بوویەوە درەنگاتیتەوە کورە لە ئیش مەشغوڵ بووم لە ئیش مەشغوڵ بووە زۆر مەشغوڵ ئەرە ژنەکەەوە چی بۆ ئەمڕۆ هەر نەهاتیتەوە چێشتێکم بۆ بکەیت و نانێکم بیتێ کورە خزمەتی پیاوی خەڵکمەکرد لەو ناوبازارە مەشغوڵ بووم لەو دایرانە مەشغوڵ بوو ئێ خۆی وای پێڵەیە بەزەم ناپیاوە بۆ خزمەتی پیاوەکی خۆ ناکەی لە ماڵەوە بی ئەم ناوێرێ وای پێ بڵێ ئەوە کارەساتەکەی بۆیە بەڕاستی ئەبێ ئاگادار بی دەرگای ماڵەکەت داخەی نەیکەیتەوە بە سیستمی دەجال هەر لە مناڵیەوە ئەوەی کچە وا پەروەردەیەکەی دایکایەتی بکە استیقراری لە ماڵەکەیە بێ ئەوشی کوڕە وا پەروەردەیەکەی باوکایەتی کە قەوامێکی تەواو ئەمڕۆ ئێمە خۆمان تەسلیمیەوە سیستەمە بووین هەردووکی وەکو یەک پەروەردەکەین نابێ لەوانێت تا تەمەنێکی دیارەکرا دروست بێ هەردووکی وەکو یەک پەروەردەکەین بەڵام لە دوا تەمەنێکەوە ئیتر 7 ساڵیەوە ئەبێ ئەم کچانە پەروەردەکرێەوەیش کوڕانە پەروەردەکرێت کە بەداخەوە ئەمڕۆ جاری وایە جلیشیان بووەکەن لە هی یەکتری وەی تەواو داخڵی یەک ببن هەردووکیان بن بە ژنی هەردووکیان بن بە پیاو کارساتەکەوەیە پیاوەکان وەکو ژن پەروەردەکرێن ئەمڕۆ ژنەکانی وەکو پیاو پەروەردەکرێن بۆیە حاڵمان گەشتووە بەوە کە ئەمڕۆی بینین وەیە رسول الله صلى الله عليه وسلم لفرمودەیە ئاماژە بەوادا کە پەروەردەکردنی دوو کچ بە کچانە تا ئەنگەینتە ماڵی خۆی چ ئەجرێکیە فەرمێ ئەو کەسەی دوو کچ پەروەردەکە بە کچانە بە دایکانە تا ئەنگەێنێتە ماڵی خۆیان لەگەڵما لە بەهەشت ئاوایە ئاوا ژاتووە یاوەنە دوورە لێوەم یا ئەوە پلەی منە و ئەوە پلەی ئەوە جا پلەش لەوە بەرزتر نییە تۆ لە خوار ڕسوڵ الله بیتۆزێ تۆ نزیک بی لە ڕسوڵ الله بە نزیکی ئەوە پلە لەوە بەرزتر نییە پێیەگەی بەهۆی چیوە پەروەردەکردنی دوو کچ وەکو کچ نەگوەکو پیاو متەبەریجە پەروەردەکەی نە دوو کچ پەروەردەکەی کە وەقەرنە فی بیوتیکن بێ طبعا قەرنە دوو معنای هەیە کیان لە استیقرار و قەرارەوە هاتووە یعنی ئاسوودەیی و سوکنا بەس لە ماڵەکەیەتی لە دەرەوەی ماڵەکەی ئاسوودە نابێ ئللا زەربەیەکی لێ درێ بچێت دەرەوەی ماڵەکەی لە ڕووی ڕەوشتەوە بێ لە ڕووی دینیەوە بێ لە ڕووی هەرچێکیەوە بێ ناموسیەوە بێ معنای دووەمیشی ویقاری بەس لە ماڵەوە دەسەکەوێ شکۆ و ڕێزی هەر لە ماڵەوە دەسەکەوێت کە کوێ دەرەوە شکۆ ڕێزەکەی دەدەسێت ئەو دوو تەفسیرەی بۆ کراوە قەرنە فی بیوتیکن تەبەری هەردووکیانێ دوو کچاوە پەروەردەکە تۆگەی بۆ پلۆپایە کە بەرزترین پلۆپایە بۆچی ئەوە لە دەسەدەی جاوەرە بێنە پێش چاوی خۆ دێ سام وڵاتە هەمووی کە جوا پەروەردەکە ئەوە هەموو ماڵێ دایکێکی سالیحی تێچوو ئەوە هەموو وڵات چاک بووتەوە دایکێک دایکایەتێکە باوکێکیش باوکایەتێکە ئەو وڵاتەکە باش بوو مانێ وڵات چاکەین ئەبێ لە پەروەردەکردنی کچەکانمانەوە دەست بکەین بانەوێ خانەوادەکان چاکەین خێزانەکان چاکەین و ئەو کاتە ئەو خانەوادەیەش ئەتوانن منداڵێک پەروەردە بکەن کە پارێزەر بێ بۆ دین و بۆ ئەخلاق و بۆ خانەوادەش یەکێکی تر لە بنەماکانی سیستمی دەجال کە بنەمای شەشەمە بریتیە لە ئیبطال الفطرة وتنكيسه بەکخستنی فطرەتی ئینسان وە لە ناوبردنی مەبزانم کاتەکەمان درەنگ کرد ئینشاءڵڵا لێرە ئاوەستین
شاش بنەمایکی ماوە لێگرین بۆ کاتێکی تر والحەمدولله رب العالمین.